لە ناوەڕۆکە باسی چاودێری هەیە کە ئەم دەستەیە چاودێریە کرێ بۆیە پێم باشە بکرێتە دەستەی چاودێری و متمانە بەخشین بە دامەزرا و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان داش عێراق بۆی تعبیر لە ناوەڕۆکە بکە و زۆر سپاس. بەڵێ سپاس دکتۆرە شایان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پشتیوانی لە قسەکانی ئاشناخان و گولستان خان دەکەم. بەڵێ سەرچنار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی من قسەم لەسەرەوە هەیە بەس تخوا قسەکانم پێمە بڕە مەڵە دووبارە نابێت. سەرۆکی پەرلەمان ئێمە کە ینی پێشنیازە یاسایان پرۆژە یاسایە خەینە بەرنامەی کارەوە هەبێت لە ئەساسە پێچەوانی پێڕەوی ناوخۆ نەبێت. جارێ مەر فەراغی تەشریعیمان نییە. کەس ناتوانێت بڵێ فەراغی تەشریعیە لەبەرەوەی دوو وەزارەتمان هەیە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. ئەو بابەتانەی کە وەزیری پەروەردە باسیەکە هیچی وەزارەتی دکتۆر شێرکۆ دکتۆر شێرکۆ دووبارێ بەڵێ قسەی دووبارە مەکەنەگی ناتوان قسە بکەن فەرموو کاکتۆر. بنای خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم بابەتە بابەتێکی صرف نیشتیمانیە بۆیە لە دید و بۆچوونی ئێمەوە ئەو تەخەوفی کە هەیە لەوەی کە ئەمە هەبێیانە بێ پەیوەندی بە بوجە و پەیوەندی بە دەستگایەکی زیاتر بێ لە حکوومەتە ئەمانە لە ڕاستیە ئەمە لەسەر ئاستی دنیاە لە ئەنجومەنی وەزیران بەرزتر ئەبێ سەرپەرشتی بکە نەک تەنها ئەنجومەنی وەزیران. بۆیە چۆن دیوانی چاودێری دارایی هەیە ئەبێ ئاواش چاودێری و دڵنیایی بۆ پەروەردە هەبێ کە ئەمە باس لە بەشەرە ئەگەر کواڵیتی کۆنتترۆلی خۆراک پرسێکی نیشتیمانی بێ و مؤسسێکی نیشتیمانی ئەبێ بیبا بەڕێوە ئەی کواڵیتی کۆنتترۆلی بەشەر و پەروەردەی بەشەر ئەبێ کێ بیکە. بۆیە متمانە ئەبێ تعدیلکەین بە بڕای من بیکەین بە چاودێری و دڵنیایی پشتگیری لە قسەکانی کاگیاسین و دکتۆرە شایانەکەم بۆی ببێتە شبهە مستەقلە هەیەیەکی شبهە مستەقل وەکو دیوانی چاودێری دارایی ئەو تەخەوفەی کە هەیە لە لای ئێمەوە کە مەسەلەی حکوومەت و ئەنجومەنی وەزیران و سوڵتەی تەنفیزی کۆنتترۆلی تەواوی ئەوە بکاتوەمانە بە مۆدێلی دیوانی چاودێری دارایی حل ئەبێ. بۆیە داوای ئەوەکەین لە ڕێ عنوانەکەیەوە کە دەستەی چاودێری و دڵنیایی چونکە متمانە پەرلەمانی بەخشێ ثقە منحی ثقە پەرلەمانێکە بەڵام کواڵیتی کۆنتترۆل و دڵنیایی لە عنوانەکەیە بچێتە جێی متمانە ئەبێتە چاودێری و دڵنیایی ئەمان با بەرە ئەوەی کە ئیش لەسەر ئەو بکەین کە ئەمە هەیەیەکی باڵا بێ یعنی هەیەیەکی باڵا بێ لە ئەعلا مستەوای حکومڕانی هەرێمی کوردستانە بێ و ئەو وەزیرە معنیانەی کە پێویستە تیا بێ و پەرلەمان و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانیشی تیا بێ وەکو دیوانی چاودێری دارایی شبهە مستەقلە. زۆر سپاس. وەڵا من سەرەتا قسەکانم کران دووبارە ناکەمەوە. بەڵێ زۆر سپاس. کاک دابان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کران زۆر سپاس. کاک جەمال. دکتۆر محێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان جیاوازەکەی لە نێوان دقە کوردیەکەی و دقە عەرەبیەکەی لە قانون عەرەبیەکەی قانون هەیئەت الاعتیمادە لە کوردیەکەی یاسای دەستەی متمانە بەخشینە پێم وایە دەبێ ئەوە منح ثقەیە ئەویتکانی اعتیمادە پێم وایە دەبێ دەستەواژەیەکی ورتر لە بۆ ئەگەر کوردیەکە بکەینە پێوات پێم وایە دەبێت کوردیەکە بێ ئەگەر عەرەبیەکە بێ دەبێت تەرجمەی اعتیمادەکە بکەینە سەر. پێشنیارت چییە کەلیمەیەکی کوردی تر؟ نازانم وەڵا دەبێت پرس بە ئەکادیمیای کوردی بکرێن جاگەر ئەوە بکەین هیم بێت. بەڵێ زۆر سپاس. کاک مەم بورهان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەکانم کرا سپاس بەڵام تەنیا خاڵێکی پەیڕەوی هەیە و بیری جەنابتیێن بۆ ئەندامانی پەرلەمان بۆ چارەسەرکردنی و دۆخەی کە چەندەقەی لەمە بەردروست بوو مادەی 97 تەماشای بکە چارەسەری پێەیە ئەگەر ئیشی دەستەرکەی سپاس. بەڵێ زۆر سپاس. مامۆستا بوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم پرۆژەیە زاڵکردنی چەندایەتیە لەسەر حسابی چۆنایەتی کە کێشە و خەیرانەکان ئێستای هەرێم لە چۆنایەتی دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و ماهیەتیانە نەک لە ژمارە زۆریان کە ڕۆژ بە ڕۆژ زیادە بن بۆیە ئەمە ئەڵقەیەکی تری زیاد بۆ هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە دائەنین
کە لە سەروی ئەوانەوە کە ئەم دەستەیە ئەم هەموو سەڵاحەتی دراوەتێ پێوەردانێ بودجەی هەیە خاوەنی مایی گوازرە و نەگوازراوەیە گرێبەستەکە سیاسەتی گونجاودا ئەنێ چاودێریەکە متمانە بەخشێ وە لە داهاتووشە بەریەککەوتن ڕووەدا لە نێوان ئەم و هەردوو وەزارەتەکەیە و قسەی ئەخیر بۆ ئەم دەستەیەشە نەک بۆ هەردوو وەزارەتی معنی کە بەڕێزان باسییان کرد کە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان و دڵنیایی جۆری لە وەزارەتی خوێندنی باڵا هەموو ئەم ئەرکانە لە ئەستەوەگرێ بۆیە لە کۆتاییشا پشتگیری قسەکانی ئاشناخان و گوڵستانخان و دوکتۆر شێخ و سەرچنارخانی شەکەم بەڵێ شنۆخان سپاس قسە ناکەی بەڵێ کاک عەلی حەمەد ساڵح بەڕێسەرۆکی پەرلەمان طبعا ناونیشان ئەبێ ڕنگدانەوەی ناوەڕۆکی یاساکە بێ لە ناونیشانەکە ئێمەڵێ متمانە بەخشین بە دامەزراوەکان طبعا دامەزراوەکان متمانەیان پێبەخشاوە ناونیشان بە تایبەتی ڕنگدانەوەی مادەی چوارە چیمانەیە متمانە بەخشینمانەیە دڵنیابوونمانەیە پشتیوانیکردنمانەیە ئەمە ئەبێ ڕوون کرێتەوە خاڵێکی کە بەندێشتێ بەرچاوڕوون بینتیا ئێمە ئەنجومەنێکی باڵامان هەیە ئەم ئەنجومەنی باڵا متمانەیەدا بە سەرۆکی دەستەکە ئەبێ ڕوون بێ ئەنجومەنی باڵا چێە تعریف کرێ لە سەرەتاوە لە کێ پێک دێن سەرۆکی حکوومەت مەبەستی من ئەوەیە ئەم عنوانە ڕنگدانەوەی ناوەڕۆکەکەی نییە ئەبێ لە مادەی چوارە من بەڕاستی لەوانێت دەجار خوێنمێتەوە بە تەواوەتی ئەرکەکەی ئەوەی وەزیری پەروەردە خوێندیەوە بە تەواوەتی ئەمە بەرجەستە نەکراوە سێکە دووسێش بۆ عنوانەکە کاک عەلی ئەبێ ڕوون بێتەوە تا ئێستا ئێمە نازانین ئەوەی دکتۆر شێرکەوتی من باوەڕم بەوە هەیە چۆن مالیە ئەبێ چاودێریەکی هەبێ دارایی ئەبێ خوێندنی چاودێریەکی هەبێ زانکۆیە مەنەجێکدان بەڵام ئەم بەریەکەوتنە نابێت یعنی لێرە وەزیری پەروەردە و خوێنی باڵا خۆیان متمانە بدەن بە سەرۆکی دەستەیەک دەستەکە بێ چاودێری ئەوانکە یا پێوەریان بۆ دانێ یا سەرپەرشتیانکە یا متمانیان پێ بدە یعنی یەکێ متمادەیە بە کەسێ ئەو کەسە دوای بێتەوە متمانە باتەوە بەو یعنی تەزاڕۆبێکی تیان ڕێکرێتەوە سوپاسان چونکە بەڕاستی من هێشتا لە ئامانجی پرۆژەکە باشە هین نەبوو بەڵێ سپاس مژدەخان بەڕێسەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئەو بابەتە من نازان بۆچی ئەو بە مودەیەکی ئەوەن دەکەم ینی ئێمە نەفراغی یاساییمان هەیە نەهیچ بۆچی بە مودەیەکی ئەوەن دەکەم ئەو پرۆژەیە نەگەیشتە 2 هەفتە خراە بەرنامەی کارەوە لە کاتێکدا 3 ساڵە لە سەرڕەفەکانی پەرلەمان پرۆژە و پێشنیاسەیە بەڵام ناخرێتە بەرنامەی کارەوە ئێمە هەم بارگرانیە بۆ حکوومەت هەم نەفراغی یاساییمانەیە و هەم ئەو دەستەیە هەیە لە وڵاتان بەڵێ ئێمە لەگەڵەوە داین دەستەیەکە بێ بەڵام سەر بە حکوومەت نەبێ پێویستە سەر بە یان خود ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێ یان سەر بە پەرلەمانی کوردستان بێ چۆن دەبێ وەزیر خۆی متمانە بەو دەستەیە بدا و ئەویش محاسبەیە وەزیرە بکە ینی سپاس مژدەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەو قسانێکە و بەڕێزانە کردیان دووبارەی ناکەمەوە پشگیریان دەکەم بەڵام وەزیری پەروەردە ئاماژەی بەوە کرد کە ئەو دامەزراوەیە کەسی بۆ دانامەزرێ هەر پێک دێ لە وەزیری پەروەردە خوێندنی باڵا کەچی لە مادە 3 لە پێکاتەی ئەو دامەزراوەیە دەڵێ لە بۆردی متمانە بەخشی پەروەردەیی هیچ ئاماژەک نەکراوە کە لە چێ پێک دێ و متمانە بەخشی خوێندنی باڵا فەرمانگەی یاسایی و کارژێڕی دارایی ئەو فەرمانگەیە چێە ئەگە تەسیسکردن و دروستکردن نەبێ ئەی چیترە بەس پێویستم بە وەڵامەکی دقیق و هەروەها پشگیری قسەکانی کاگمەم دەکەم کە مادە 97 ئەمەی معالەجە کردووە پرۆژە بۆ پەسەندکردن ینی سێم بەڵێ کاک زکری نییە کاک زکری بەس بۆ پەسەندکردنەوە بۆ خوێنەوەی دووەم نییە بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵا ئەس لێرە نەبووم ببوورە خودێ بڵەوەتەوی بەڵێ سپاس هەڵەستخان بەڵێ سپاس بەڕێ سەرۆکە پەرلەمانی وەک ئەندامێکە لژنە پەروەردەی ئەس دێ ئەولیکە هەندێک ڕوونکردنا دەم سەبارەت ئەو راپۆرتە سەد مەدەف جەنابێتە ژی ئەس ئیکشوان ئەندام پەرلەمانە بووم ئەنداما لژنە پەروەردەی من ئیمزار سەر نەکردیە من تێبینیجی نویسا کە بەرچ من ئیمزا نەکردیە چونکی دیتنا من هیچ پێتیڤیەکی بڤی پروژه یاسا یا وی یاسای نبوو ما فراغ تشریعی نبوو بسیارا منا دیتر اوه
از دست خوشی لجنا خود کم و لجنه که یا اتفاق من حسنت کنو که دو برکی پیدا بتن بس اوی پسیاره لجنا خو بکم دو پروژه دیتر گرینگ البردست ما بون 6 هیوا پروژه یاسای پرورده البردست ما و راپور جی تقریبا برف دیماهی که بو افلس لذاتیه الوی پروژه ها تکرینه بو چی اوه گرینگ تر آن پروژه یاسای پرورده هموارکنا یاسای زانکوید نا حکومی گرینگ تر بو ان پروژه یاسایه آخر پسیاره من اش وفد انجمن وزیران اوه بوچی اف دسته دی سرب انجمن وزیران و بتن تنی وی پسیاره برسوام ده دیار بتن کانه اف پروژه چه هاتیه داناتن و بوچی مرمجی هاتیه داناتن زور ممنونم بله زور سپاس کاک سیپان برس سروکا پارلمانی گلک جگوتنا پارلمانتارن برس کنس گودنتان من ل مدوت اگر کو ناسناوی یانکو پروژه یاسا دسته متمانه بخشین به دامزرکانی پروگرامکانی پرورده و خویندنی بالا بوی رنگی بیتن پروژه یاسا جاودری و برف پیشبرنا پروگرام پرورده و خواندنا بالا اگر راست ما بس تمام برف پیشبرنا سیستم پرورده برف پیشبرنا سیستم زانکو پیمانگه کاتوت ام بوی رنگی بدن جاودری و برف پیشبرنا اوان مؤسساتا اگر برف پیشبرن دناو نشان دویدانه بیت و چاودری لسر دانه بیتن گوری وان ارکن کل ماده 3 هاتینه دست نشان کردن جبو ماده 4 هاتینه دست نشان کردن جبو وی دسته اکوت دانان بتن اف دسته بیت بارگرانی یک سر حکومت و نگزیده چونکی اف امانجت کود وی هاتینه دست نشان کردن او ارکن وی دسته هاتینه دست نشان کردن کاتا رول وزارت پرورده و خوندنی بالا ده چی بیتن کاتا اگر اف دسته ها بیتن کاتا هبون و نبون وزارت پرورده و خوندنا بالا وکو اکلته تو زور سپاس ما مستعمر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە سەیری ئەم یاسایەکەین بەڕاستی لە ناو مادەکانی ئەم یاسایە ئەوەی کە جەنابی کاک دکتۆرالان فەرمووی بە هیچ جۆرەتیایە نییە پڕیەتی لە مەتاڵەتێکی زۆر گرنگترین هەیکەلی ئەم دەستەیە ئەنجومەنی باڵایە لە کاتێکە یاساکە پێکهاتەکەی ئەرکەکەی دەسەڵاتەکانی داوە بە پەیڕەوێک لە ئەنجومەنی وەزیران دەربچێت کەواتە ئەم یاسایە ئەرکی چییە پاشان هێندێشتی زۆر مەتاتی تایە دانانی پێوەری گونجاو کام پێوەر کام گونجاوی دڵنیابوون لەوەی کە دامەزراوەکانی پەروەردەی خوێنی باڵا و پێوەر ستانداردەکان جێبەجێکن ئەی ئەگەر بەڕێزان قسە لەسەر ناونیشانە بەڕێزان هێشتا نەچوینێتە سەرمادەکان لێ بە شێوەیەکی گشتی لەسەر یاساکە قسەکەم خەلەلی یاساکە ئەی ئەگەر وەزارەتەکانیشانە بەڕێزان ئەوە پەیڕەوە مناقەشەی ناونیشانەکەین با بچینە سەرمادەکان هەر ڕێیەکتانێ بە لە 2 دقیقە خۆتان نابیڵێن ئەمەیە بڵێم ئەم یاسایە زیادە بەم جۆرە ناتوانێت هیچ کێشەیەک لە کوردستانە معالەجە بکات ئەوەی ئەم ئاشناخان فەرموو بەڕێزان یانی هەندێک شت پەیڕەویە داواکەن پەیڕەو جێبەجێکرێوەکو خۆی تکایە ئێوەش پابەندی پەیڕەو بن بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ڕاستەکەی من هەر سەر لەبەری دژی پرۆژەکەم چونکە چەندێک زۆر ناڕوونیتیە پێویستمان بە ڕوونکردنەوەی هەیە بەڕێزان لە تیمی وەزارەت لێرەن دەکرێت دەستەیەک لە ناو ئەنجومەنی وەزیرانە دروست بکرێ ببێ بە چاودێر بەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانەوە یعنی چۆن شتی وە ئەبێ ئێمە ناڕوونیتیە بۆیە قسەکانی ئێمە لەسەر ئەم دەستەیە ڕاستە ئێمە ئەزانین بەڕێز سەرۆکی پارلەمان لە بریتانیا یوکاس هەیە لە ئەمریکا چیا هەیە پێوەری ستانداردی دنیا هەیە ئایزۆ ئیشی لەسەر ئەکرێ ئێمە ئەزانین ئەمانەیە بەڵام ئەمە ناڕوونە قسەی بەڕێز نازام چ بەڕێزێکی ئەندامێکی ڕفیقم بوو باسی کرد هاوڕێم بوو بەڕێز دکتۆر ئالان ئەو قسانی کە بەڕێستانەکەن لەم قانونەیە ڕەنگی نەداوەتەوە من نایبینم یعنی نازانم چۆن لە خزمەتی مناڵی فەقیر و هەژارایە پێویستە تێبگەیندێ کە چۆن لە پێناوی خزمەتی مناڵی فەقیر و هەژارایە ئەنجا بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتێکی تر ئەم سەرۆکە کە دائەندێ نازانین چۆن دائەندێ پسپۆڕیەکەی چییە بە چ پێوەرێک دائەندێ ئەندامەکانی ئەم دەستەیە چەنە ڕەوایەتی دراوە بە کەمکردن و زیادکردن نازانین لە چ کاتێکە ئەم سەرۆکە متمانە لە دەست ئەیە تاکەی ئەتوانێ بەردەوام بێ یەک دنیا پرسیار و سوال هەیە بۆ ئێمە کە ئەبێ بۆمان ڕوون بێتەوە کە بەڕاستی گرنگی دروستکردنی ئەم دەستەیە چییە من پێم وایە وەکو ئەندامێکی لیژنەی تایبەتمەند بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە وەک ئەندامێکی لیژنەی تایبەتمەند دروستکردنی ئەم دەستەیە هیچ شتێکی تری زیاد ناکە لەو وەزیفانەی کە لەسەر هەردوو وەزارەتەکە هەیە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هیچ شتێکی تر ناکە ئەسڵەن ئەرکی ئەوانە ئەوە جێبەجێ بکەن ئەگەر نەکرا ئەبێ پەرلەمانی کوردستان و لیژنەی تایبەتمەند لێ پێچینەوە و چاودێری وەزارەتە تایبەتمەند بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 97 لەو پەیڕەوی پەرلەمان ئەگەر هەر جیاوازیەکە و لەسەر ڕاکە پەسەند بکریان پەسەند نەکرێت دەخرێتە دەنگدان یاخود بگەڕێتەوە بۆ حکوومەت
سەرۆکی پەرلەمان دایە دەنگدانەوە دەنگی زیادی هینانی پێویست ناکە ئەوەندە لەسەر پێم باشە بەپێی پێرە و لەسەر مادەکان هەر جیاوازیەک شەوی زۆر نۆرمالە بەڵام مادە بە مادە زۆر جەنابی سەرۆکی پەرلەمان کارێکی باشی کرد کە دەرفەتیە ڕاستە خۆشی فەرمووشی کە ئەمە لە دەرەوەی پەیڕەوە بۆ بەڵام ئاسایی بوو دەرفەت بدرێ بەڵام ئەم بابەتە تەواو بوو بەڕێزان خوێندنەوەی دووەمە راپۆرتی لیژنەیە بە پێی پەیڕە و خراوەتە ئایا ئەم راپۆرتە بکرێتە بنەمای گفتوگۆ یان نا 72 ئەندامی بەڕێزی پەرلەمان لێرە بووە 52 ئەندامی بەڕێزی پەرلەمان بڕیاریاوە ئەم راپۆرتە بکرێتە بنەمای گفتوگۆ ئێستامە لەسەر ناونیشان تەواو بوو ئێستا بەڕێزان لە لیژنەی تایبەتمەند و وەزیرە پەیوەنددارەکان ئەگەر وەڵامتان بۆ ئەو سەرنج و تێبینیانەیە بفەرمون ئەگەر نا بچنە سەر خوێندنەوەی مادە یەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بەر لەوەی بچینە سەر خوێندنەوەی دووەم لە مادە یەکەم زۆر بە کورتی وەڵامی هەندێک بەڕێزان لە ئەندامانی بەس تکای ڕەچاوی کاتکان بە کورتی بەڕێزان دەی ئایا ئەم پرۆژە یاسایە ئەم یاسایە زەرورە هەبێت یان پێوەرەکان چین ئەو پرسیارەیان کرد بەڕێزان ئاژانسی دڵنیایی جۆری زیاتر لە 30 وڵاتی جیهان ئەم ئاژانسە هەیە بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەی کەوا ئاژانسی دڵنیایی جۆری لەوێ وجودی نییە بەپێی هەموو پێوەرەکان کوالێتی خوێندن و ئاستی زانستی لە وڵاتانە زۆر بەرزترە لە وڵاتانەی کەوا ئاژانسی دڵنیایی جۆری نییە ئایا پێوەرەکان چین بۆ هەڵسەنگاندنی دامەزراوە پەروەردەیەکان و پرۆگرامەکان لە مادەی چواری ئەم پرۆژە یاسایەدا زۆر بە وازحی هاتووە کە بەپێی پێوەر و ستانداردە نێودەوڵەتیەکان دەبێت هەندێک ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەندامانی لیژنەی پەروەردەش باسی ئەوەیان کرد کە گوایە دوو پرۆژە یاسای دیکەی گرنگ موجود بوون لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا دەبوایە راپۆرت لەسەری ئامادە کردووە خوێندنەوەی دووەمی بۆ کراوە بەڵێ ئەوانیش گرنگن و ئەو پرۆژە یاسایش گرنگن هەر یەکیان گرنگی خۆیان هەیە بەڵام ئەم پرۆژە یاسای ئێستا لە بەردەستمان هەیە تەنها 10 مادەیە پرۆژە یاسای پەروەردە 197 مادەیە پێویستی بە دیراسەی زیاتر هەیە و کۆبوونەوەی زیاتر زۆربەی مەوادەکان هاڵسخان تکایە لە جێ خۆتەوە قسەمەکە مادە بە مادە پرۆژە یاسای پەروەردە قسەی لەسەر جیاواز لە لیژنەی پەروەردە خوێندنی باڵاکرا چەند مادەیەک مایە کە پێویست بوو نوێنەری حکوومەت یارم نوێنەری وەزارەتی پەروەردە لەوێ حزوری هەبێ ئەوەش بۆ سەرەتای هەفتەی داهاتوو ئینشاڵا کۆبوونەوە دەکەین و ئاخر راپۆرتی خۆمان بەرز دەکەینەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێتن هەندێک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان باسییان کرد گوایە ناڕوونی هەیە لە پرۆژە یاساکەدا و ڕەفزی هەموو شتێک دەکەنەوە لەگەڵ ڕێزم بەڕاستی ئەمە کۆبنەوەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵامان کردیە هەموو ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بەبێ ئێستسنا مادە بە مادە مناقشەی لەسەر کردی باشە گەرە من قەناعەتم بەو پرۆژە یاسایە نییە بۆ دێم مادە بە مادە ڕێی دەدەم و مناقشەی لەسەر دەکەم دواتر ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە ماوەی ڕابردوو لەگەڵ ئاژانسی دڵنیایی جۆری بەریتانیا کۆبووینەوە پێمان وابوو وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئەوە یەکێک لە جوانترین ئیشەکانی حکوومەتی بەریتانیا ئەوە بووە هەرچەندە کە زیاتر لە 30 وڵاتی دنیا ئەم ئاژانسی دڵنیایی جۆریان هەیە بەڵام کە لەگەڵیان دانیشتین بەبێ ئێستسنا هەموو ئەندامانی بەڕێزی لیژنەی پەروەردە زۆر سەرسامی ئیش و کارە جوانەکانیان بوون دەیانگوت دەبوایە ئێمەش لە هەرێمی کوردستان هەمان بە ئێستا ئەو پرۆژە یاسایە تەقدیم کرا هیوادارین دەستان خۆش بستنە سەر مادە یەک بەڕێزان مادە یەک بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە دەستەواژە و زاراوەکانی خوارەوە مانەکانی بەرامبەریان دەگەێنن یەکەم هەرێمی کوردستانی عێراق دووهەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم سێهەم دەستەیەکی دڵنیاکەرەوەی زانستی متمانە بەخشینە بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێم بۆ پاڵپشتی و هاریکاری هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و دامەزراوەکانی تری پەروەردەیی بە ئامانجی دڵنیابوونەوە لە کوالێتی پەروەردە و خوێندن کە بەپێی ئەم یاسایە دامەزراوە مەبەست لێرە بەڕێزان لە دامەزراوەکانی تر ئەوەیە کە دامەزراوەی پەروەردەی تەنیا لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵانیە لە وەزارەتی ئەوقاف و کار و کاروباری کۆمەڵایەتیش هەیە سپاس بەڵێ بەڕێزان لەسەر مادەیە گەر بەڕێزەکەی گفتوگۆکە با دەست بەرزکاتە تۆرەوەی دیش دەبی بخیرنەوە فەرموو کاک چوارەم ئەنجومەنی باڵای دەستە پێنجەم خۆت ڕاوەستای دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا
دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا سەر بە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە هەرێم و هەر دامەزراوەیەکی تری پەروەردەی. شەشەم، بڕوانامەی متمانەی بەخشینی متمانەیە بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا کە لەلایەن دەستەوە دەدرێت دوای دڵنیابوون لەوەی کە دامەزراوەکانی پەروەردە و خوێندن هەموو پێداویستی و پێوەرەکانی متمانە بەخشینیان جێبەجێ کردووە. بەڵێ بەڕێزان مادەی یەکەر بەڕێزێکی گفتوگۆکە با ناوی تۆمارکات دکتۆر مەحێدین، کاک سیپان، کاک مەم، کاکتۆر شێرکۆ، گوڵستان خان، گوڵستان سەعید، کاک عەلی، شیرین خان، دکتۆرە شایان، کاکتۆر ئیسماعیل، کاک سیپان. تاو کەس نێنە بێت. ئەم بەڕێزانە لەسەر مادەیەک یانەوەی گفتوگۆکان کاکتۆر مەحێدین، کاک سیپان، کاک مەم بورهان، کاکتۆر شێرکۆ، کاکتۆر ئیسماعیل، گوڵستان خان، گوڵستان سەعید، کاک عەلی حەمە ساڵح، شیرین خان، شیرین ئەمین، دکتۆرە شایان. تەواو؟ کاکتۆر مەحێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منەوەی مادەیەک بڕگەی دووەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم پێم وایە بکرێتە پەرلەمانی کوردستان وەکو هەر دەستەیەکی تر ئەو سربەخۆ بوو وەکو دەستەی چاودێری دارایی و دەستەی مافی مرۆڤ. ئەوی تریان ئەوەی پەیوەندی بە ئەنجومەنی باڵای دەستە هەیە، پێشنیار دەکەم کە دەستنیشانی پێکهاتەی ئەنجومەنەکە بکرێت. ناکرێت ئەنجومەنەکەوە بەجی بێرین بەبێ ئەوەی کە دەستنیشانی ئەندامەکانی یاخوت پێکاتی ئەو ئەنجومەنە بکرێت. لە خاڵی شەشەم هەمان مادەدا هاتووە کە بڕوانامەی متمانەیی بریتێ لە پرۆسەی بەخشینی متمانەیی بە دامەزراکانی پەروەردە و خوێندنی باڵا لەلایەنێکی سربەخۆ. ئەگەر ئەو لایەنە لایەنێکی سربەخۆی پێم وایە دەبێ وەکو دەستەیەکی سربەخۆ ناکرێت سەر بە جیهەتی تەنفیزیبی دەکرێت سەر بە پەرلەمانی کوردستانی. بۆیە پێم وایە ئەو بابەتە دەبێت چارەسەر. ئایا ئەو دەستەیە سربەخۆیان بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن؟ ئەگەر بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن شتێکە ناکرێت دەستەیەکی سربەخۆ بێ یان لایەنێکی سربەخۆ بێ کە احتیمادی بداتە دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا. زۆر سپاس. زۆر سپاس. گوڵستان خان، گوڵستان سعید. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەرەتا بۆ مادەی یەک بڕگەی دووهەمیان پشتیوانی لە ڕاکەی بەڕێز کاک دکتۆر مەحێدینەکەم ئەنجومەنی وەزیران نەبێت بکرێتە پەرلەمانی کوردستان. سەبارەت بە خاڵێکی زیاد بکرێت مادام ئەم یاسایە یاسای دەستەی متمانە بەخشینە بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا. پێشنیارەکەم متمانە بەخشین تعریفە بکرێت لە مادەی یەکەم کە ئەدرێ بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی خوێندن و پۆلێنکردنیان. زۆر سپاس. کاکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە مادەی یەک بڕگەی سێهەمە دەستێکی دڵنیاکەرەوەی زانستی متمانە بەخشینە بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێم لەبری پاڵپشتی و هاریکاری بیکەین بە چاودێری و دڵنیایی جۆری پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەتا دوایی. بۆ چونکە ئێمە وای بە باشە زانین کە لەبری پاڵپشتی و هاریکاری ڕقابە و کواڵیتی کۆنترۆڵ بێ بۆ پرۆگرام کاوازم ڕۆحی ئەم داواکاریە لەوەیە نەک لە هاوکاری. یعنی ڕۆحی ئەم یاسایە وای ئەبینین لەوەیە نییە کە هاوکاری بێ بۆ وەزارەتی خوێندنی باڵا، بەڵکو کواڵیتی کۆنترۆڵە بۆ پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا. لەبەرەوە پاڵپشتی و هاریکاری بگۆڕین بە چاودێری و دڵنیایی جۆری پرۆگرامەکان. کاک مەم بورهان. فەرموو کاک مەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە تقریبا 30 ساڵە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵامان هەیە لە هەرێمی کوردستانە. لێرە لە بڕگەکانی سێیەم و بڕگەی شەشەم بە تایبەتی ئەم دەستەیە کە بۆ دڵنیاکەرەوەیە و بڕوانامەی متمانەیی کە دیسانە ئەم دەستەیە بەخشێت، منم پرسیارە ڕوبەڕووی بەڕێز وەزیری پەروەردەیەکەمەوە ئایا تا ئێستاکە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئێمە بۆشایەمان نەبووە کە متمانەمان نەبێ بە دامەزراوە پەروەردەیەکانمان؟ ئەوە یەک. دوو،
ئەگەر وا بێت ئەم دەرگایە بکەینەوە کەواتە بێ وەزارەتەکانی کاروباری کۆمەڵایەتی و ناوخۆ و هێزەکانی پۆلیس و ئاسایشۆمانە دەستیان بۆ دروستکەین بۆ متمانە بەخشین بۆی بزانی ئیشەکانیان باشەکەندیانە پێم وایە ئەمە دەرگایەکی باش ناکاتەوە بۆ داهاتوو زۆر سپاسدانەکەم. شیرین خان شیرین ئەمین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم بەرگەی چوارەم پشگیری لە ڕای دکتۆر محەدین دەکەم و منیش بە هەمان شێوە پێم باشە دەستنیشانی پێکاتەکانی ئەنجومەن بکرێت و سەبارەت بە بەرگەی شەشەم لە ڕاستیدا بڕوانامەی متمانەیی کە باسی بەخشینی متمانە ئەکات وەکو کاکمەم ئاماژەی پێکردی لێرەدا ینی دەبێ بگەڕێنەوە بۆ کۆی پێگە و وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کورسان کە ئایا متمانیان هەیە یاخودنا نازم هەستێکم لێرەدا ئەم بەخشینی متمانەیە بەپی پێویست نییە و ئەگەر هەر ببێت بە یاساوکاری پێ بکرێت ئایا پێوەرەکانی چین بۆ بەخشینی ئەم بڕوانامە و متمانەیە. زۆر سپاس کاک عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من سەرنجەکانی خۆم بە خێرایی ئەڵێم پێناسە واتە شەرحکردنی شتێک کە بەرامبەر تێبگێ ئەنجومەن دوو نقطە ئەنجومەنی باڵای دەستە ئەمە شەرح نییە چونکە ئەمەش خۆی دیسانەوە پێناسێوێت شەرحیکەین ئەمە ئەنجومەنە لە فلان بەڕێز و فلان پێک دێت یعنی شەرحی بکەن. خاڵی کە بۆ خاڵی شەشەم من وام داڕشتوەوە بەخشینی متمانە بە پرۆگرامەکان و چونکە دامەزراوە متمانەی پێبەخشراوە بەڵام ئەم متمانەیە خشێ بە پرۆگرامەکان پاشان دوای ئەوە هەماهەنگی و دڵنیایی و چاودێریکردن بۆ دامەزراوەکان چونکە گەر خاڵی چوارەم سیرکەی ئەو سێ مادەی چوارەم ئەو سێ ئەرکەی بۆ دیاری کراوە هەماهەنگیەکە دڵنیاییەدا فۆرمێ لە چاودێریشەکە ئەوانەی بۆ زیادکەی بۆیە وشەی متمانە بە دامەزراوەکان پێم وایە لە ڕووی قانونی شۆی شکالێتی. باس کاکتۆر ئیسماعیل. بله جناب سروکی پارلمانی از خالایی که دا یعنی با خالا دوی دا پیشگیری دکتر محدینی خوشکا گلستان و خوشکا شیرینت کم که سر به پارلمانی ببیتن خالا سه دا پشتوانیا پیشگیری دکتر شیرکوت کم بوچوناوی و خالا ششه دا دیسا از پیشگیری پشتوانیا که علی حما صالحی کم بوچوناوی و هر ساغن کاک سیپان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی پێشێ پشگیری گوتنی دکتۆر محەدینی دکەم ji بۆ خاڵە دوێ لێ خاڵە سێمژی بڤێرەنگی دەستە ببیتە دەستەیەکە دڵنیاکەریە زانستی چاودێری و بەرەف پێشبرنا پرۆگرامێن خواندنە. دکتۆرە شایان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح لە بڕگەی سێمی مادەی یەکەمدا کە دەڵێ دەستەیەکی دڵنیاکەرەوەی زانستی متمانە بەخشینە بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندن و ئیتر تا کۆتایی دامەزراوەکان مەبەستی چییە لە دامەزراوەکان مەبەستان قوتابخانە حکومی و ئەهلیەکانە مەبەستان چیە و ئایا ئەگەر مەبەستان ئەو شوێنانەیە هەتا ئێستا متمانەیان پێ نەدراوە و هەروەها پشتیوانی دەکەم لە دکتۆر محەدین گولستان خان و دکتۆر شێرکۆ ئەگەر وا بێ ئەگەر وەڵام دراینەوە دەبێ و های لێ بکرێت دەستەیەکی دڵنیاکەرەوەی زانستی نێو دەوڵەتیە لێرەدا هەم ئەوەیەکم هەیە ڕوونکردنەوەی یاخود تێبینیەک ئایا ئەو دەستەیە اتصالی هەیە بە دەستە نێو دەوڵەتیەکانی ترەوە بۆ بەرزکردنەوەی یاخود ئەو ئەکردتانەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا ئەگەر وا بێ دەبێت لە پێناسەکەشدا ئاماژەی پێ بکرێ دەستەیەکی دڵنیاکەرەوەی زانستی نێودەوڵەتیە ئەرکی متمانە بەخشینە بە پرۆگرامەکانی پەروەردە و خوێنی باڵا لە هەرێم بۆ ئەو پێشنیازەی کە دکتۆر شێرکۆ کردی پاڵپشتی و هاریکاری بکرێتە متمانە و دڵنیایی جۆری هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و هەتا کۆتایی. زۆر سپاس. سپاس. بەڕێز جەنابی وەزیر ئەگەر زۆر بە کورتی تکایە سەرنجێک یان وەڵامێک. زۆر سپاس ئەوەی کە پەیوەندی بۆ پرسیارانەوە هەبوو من لەو شەرحە تقریبان 4-5 دقەیە ئاماژەم بە هەموویدا ئەم متمانەیە جیاوازە لەوەی کە وەکو مستەڵەحێکی عامی ئەمە بەکارهێنین متمانەم پێ بکەیان باوەڕم پێ بکەم ئەمە پرۆسێسێکە لە بواری زانستی جا ئەگەر ئیشکال لە ڕووی زمانەوانی کوردی هەیە بەڵام کەلیمەکە بە ئینگلیزی دیارە و بە عەرەبیش لە معاجم و قاموسە ئینگلیزی و عەرەبیەکانی ژەمە تعریفە کراوە کە ئەمە پرۆسێسێکی زانستیە وەڵاممداەوە پێشتریش پرۆسەکەم شەرح کردووە و ئەمە ئاماژەم بۆوەدا کە ئەمە پرۆسەکە لەوە دەست پێیەکە من پرۆسەکەم بە کورتی بۆ شەرحکردن کە پرۆسەکە لەوە دەست پێیەکە پێوەردانرێ
بۆ ئەم پێوەرانە هەڵسەنگان نەکرێت بۆ ئاسی جێبەجێکردنی پێوەرەکان لە کۆتاییشە متمانە بەخشرێ واتە بڕوانامەیەک سرتیفیکیتێکە درێت کە ئەم سرتیفیکیتە پێوتێ ئەکریتیشن. ئێستا بەشێک لە قوتابخانە نێو دەوڵەتیەکان و بەشێک لە زانکۆکان کە من نامەوێت لێرە ناو بێنم تەسویق بۆی شوێنە بکەم ئەمانیان لە چەندین موئەسەساتی دنیا هەیە. بەڵام ئەمە ناکاتە 1% کۆی دامەزراوەکانی پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان. ئەی قوتابخانەیەکی حکومی چۆن ئەم پرۆسەیە بەدەست بێنێ؟ حتمما ئەمە بۆ ئەو دامەزراوەکە بۆ بێ. بۆیە جەنابی سەرۆکی پەرلەمان من لە شەرح مفەسەلەکەم باسیەم بابەتەم کرد. زۆر سپاس. مادەی 2 خوێننەوە فەرموو. لیژنەی تایبەت. سەرۆکی پەرلەمان. باڵێ بەڕێز بەرزیری کاروباری پەرلەمان فەرموو. 1 دقیقە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان لەسەر مادەی 1 ئەوەی کە گوترا لە جێگای ئەنجومەنی وەزیران پەرلەمان بێ مەبەستمان تەنها لەوەیە کە ئەنجومەنی وەزیران بە نظامێک دەستەکە ڕێک دەخاتن لێرانە دانراوە ئەنجومەنی وەزیران و ئەو دەستەیە سەر بە ئەنجومەنی وەزیران نابێ کە دەڵێن تعریفی ئەنجومەن بکەن. ئەنجومەنی باڵای دەستە دووبارە لەو لای باسمان کردوتەوە کە دەمانەوێتن مڕوونەتێک هەبێتن لە دامەزراندنی ئەو ئەنجومەنە بۆ ئەوەی بە نیزام ڕێکی بخەین و هەر کاتێک پێویستیمان بە تعدیل بوو لەبەرەوەی دەبێ متمانە وەربگرێتن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو دەستەی کە دای دەمەزرێنین بتوانین بە شێوەیەکی ئاسانتر تعدیل بکرێتن. بۆ وەڵامی کاک دکتۆر شێرکۆ ئێمەش ئەو بابەتەمان زۆر مناقەشە کرد کە ئایا مستەڵەحی چاودێری دابنین باشتر نییە لە متمانە بەخشین. مستەڵەحی چاودێری لە ڕووی یاساییەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێشەی ئەوەیە دائیمان ڕقابە عقوبەی بەدوودادێ. مەسەلەن ئێستا ڕقابە حەقی پەرلەمانە کە ئەی هەموو وەزارەتەکان بکای وەزارەتی پەروەردە دەکا خوێندنی باڵا دەکا کاتێک کە ڕقابەی دەکا حەقیشی هەیە ئەگەر زانی ئەو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە تەطبیقی مەناهیجی خۆی ناکات ئەو متمانەی کە پێی دراوە لە پەرلەمان تەطبیق ناکە حەقی هەیە لێی بسەنێتەوە ئەو متمانەی کە پێی داوە. ئەو دەستەیە چاودێری ناکا بەس متمانە دەبەخشێ لەسەر ئەساسی ئەو ستانداردانەی کە ئەو دامەزراوە پەروەردەیەیان خوێندنی باڵایە تەطبیقی دەکا. بۆی هەیە متمانەت پێ بدا و بۆشی هەیە متمانەت پێ نەدا. کە متمانەی پێت نەدا ئەو مؤسسە پەروەردەیە دەمینێتەوە. معنای ئەوە نییە کە متمانەی پێ نەدا مؤسسەکە لەناو دەچێ. نەخێر ئەو مؤسسە پەروەردەیە متمانەش وەرنەگرێ لە خطوەی یەکەم دەمێنێتەوە. بەڵام لە مادەیەکی دامان ناوە ئەو دەستەیە سەر بەخۆیە پێویستە کاتێک کە دەبێ بە بەشێک طبعاً هەموو ئەو دەستانە دەستەی لۆکاڵین بۆ جوابی دکتۆرە شایەنی هەمویان لە ناو خۆ دەستەی لۆکاڵین ئەو دەستە لۆکاڵیە سەر بەخۆیانە دەبن بە بەشێک لە دەستە نێودەوڵەتیە گەورەکە. متمانە لە دەستە نێودەوڵەتیە گەورەکە وەردەگرن. ئەو دەستە لۆکاڵیانە ئیشیان ئەوە دەبێ ستانداردی دەستە نێودەوڵەتیەکە دێنن لێرانە دەیانکەن بە پرۆگرام و دەیانکەن بە مەعایر و دەیاندەن بە خوێندنی باڵا و پەروەردە بە هەردوو وەزارەتەکان بۆ ئەوەی ئەوان تەطبیقی بکەن کە تەطبیقیان کرد اینجا ئەو دەستە لۆکاڵیە تەقیمیان دەکا بزانێ ئایا ئەوانە هەموو ستانداردەکانیان جێبەجێ کردووە کە تەقیمی کردن بەیانی ئیجابیات و سەلبیاتی کرد اینجا ئیما متمانەیان پێدەبەخشێ لەسەر ئەو ئەساسە و ئیما متمانەیان ناداتێ. بەڵام کاتێک کە متمانەیان ناداتێ ئێمە ئیلزاممان کردووە کتومانە دەستەی سربەخۆ ئەو فەندەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی وەریدەگری بۆ پشتیوانیکردنی هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە بۆ بەرزکردنەوەی ئاستی پەروەردەی واتە دەبێ لەگەڵیان بێ. زۆر سپاس. دەست خۆش. مادەی 2. دەستان خۆش بەڕێزان. مادەی 2 مادەی 2 بەڕێزان ئاگاتان لێرە بێ. مادەی 2 فەرموو کاک عەبدولسەلام. مادەی 2 ئامانجەکانی ئەم یاسایە بریتین لە دڵنیابوونەوە لە یەکەم پاراستنی کوالیتی پەروەردە و خوێندنی باڵا بە شێوەیەکی یەکسان بۆ سەرجەم قوتابیان لە ڕێگەی دروستکردنی کولتوری داڕشتن و ڕۆشنبیری هەڵسەنگاندن و بەرەو پێشچوونی بەردەوام. دووهەم بەرزکردنەوەی ئاستی پەروەردەی و زانستی دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا. سێهەم بەدیهێنانی ئامانجە گشتیەکانی دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا
بە مەبەستی پێگەیاندنی نەوەیەکی بەرپرسیار و هۆشیار و بەرهەمدار. بەڵێ بەرەزان لەسەر مادەی دوێر بەڕێزەکەی و گفتوگۆکات کاک باڵام بۆ ئاشناخان شیرین ئەمین مامۆستا عومەر کاک سیپان مژدەخان کاک باڵام بۆ دەی دکتۆر ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆر ڕێبوار مادەی دوو بڕگەی دووەم بەرزکردنەوەی ئاستی پەروەردەی زانستی و دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا بۆچی ئاستی زانستیان بەرزەکەینەوە؟ سێەم بەدیهێنانی ئامانجە گشتیەکانی دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا بە مەبەستی پێگەیاندنی نەوەیەکی بەرپرسیار هۆشیار بەرهەمدار. بەس ئامانجەکە لێرەدا کۆتایی نەهاتووە. ئێمە ئەم نەوانەمان بۆ چییە؟ نەوەیەکی بەرپرسیار. بەرپرسیاری لە چی؟ کە مافی دامەزراندنی نەبێ، کە مافی کارکردنی نەبێ، لە چیوە هۆشیار بێ؟ هۆشیاری لەوەی کە مافەکانی خۆی بەدەست نایەنێ لە چی بەرهەمدار بێ؟ پێویستە بڕگەیەک بۆ ئەم مادەیە زیاد بکەین با بڕگەی چوارهەم بەگەڕخستنیان لە دامەزراوە حکومی و ناحکومیەکان، چونکە ئێمە ئەگەر ئەمانە پەروەردەشکەین بەگەڕیان نەخەین ئامانج نەهاتۆتە دی. ئامانج لەوەی کە باسی یەکەین بۆ ئەوەیە کە لە دوا ڕۆژدا ئیستیفادەیەک بەم هەرێمە بگەێنن، نەک ئێمە فێریان بکەین و لە ماڵەوە دایان بنین. سوپاسدانەکەم. ئاشناخان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئامانجەکانی ئەم یاسایە بەڕاستی هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئامانجەکانی ئەو ئامانجانی کە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هەیەە، یعنی هیچ جیاوازیەک نابێنم. لەبەر ئەوە ئەگەر ئەم دەستەیە نەبێ ئیتر وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا ئەم ئامانجانە هەوڵی بۆ نایەن یا بەدەستی نایەن، ئەمە پرسیارەکەیە. ڕەنگە نیەتێکی باش هەبێت لە پشتی ئەم پرۆژەیەوە بەڕێز وەزیری پەروەردە، ڕەنگە نیەتێکی باش هەبێت لە پشتی ئەم پرۆژەیەوە، بەڵام بە ئێمە نەگەیشتووە. من نازانم نیەتە باشەکە چییە. یعنی ئەوەنەی کە دیدێکم دیدێکی نێگەتیڤ و با بڵێن دیدێکی نەرێنیانم بۆ پرۆژەکە هەیە، ناتوانم دیدێکی هینم هەبێ بۆی. لەبەر ئەوە پێم وایە هەر ئەم ئامانجانە هەردوو وەزارەتەکان خۆیان نەتوانن بیکەن، هیچ بربەستێک نییە لەوەی کە وەزارەتەکان خۆیان بیکەن. شیرین ئەمین بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مادەی دوو بڕگەی یەکەم پاراستنی کوالێتی پەروەردە و خوێندنی باڵا بکرێت بە پاراستنی ئاستی پەروەردە و خوێندنی باڵا و پشتگیری لە قسەکانی بەڕێز ئاشناخانەکەم. کاک سیپان بەڕێز سەرۆکی پەرلەمانی دوان هەر سێ خاڵ دەست بیانگیری کوت ئێک خاڵدا بهێتە کۆنڤایکردن ببێ ڕەنگی بیتن بەرەف پێشبرنا کوالەتیا خواندنێن لاوەندی پەروەردەی و خواندنا باڵا ji bo bilindkirina astê hoşyarî û zanîne. مژدەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک سیپان و ئاشناخان دەکەم لەگەڵ تەواوی قسەکانیانم و سەبارەت بەر بە مادەی دوو هۆیەکانی دەرچواندنە لێرە بە نەوعێکی تر ڕازێنراوەتەوە و زیاد کراوە. پێم وایە بۆ بە نمونە سێمیان هەبێت لە مادەی دوو بڕگەی سێمی سێم و دووەم و یەکەم تقریبان ڕێک هۆیەکانی دەرچواندنە پێشنیار دەکەم پێداچوونەوەی پێدا بکرێ ڕێک بخرێتەوە. زۆر کاک تۆ ڕێبوار بە ناوی خوای گەورەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنێ و میوانە بەڕێزانە کەم وێ ڕای دەستخۆشێکی زۆرم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناردنی ئەم پرۆژە یاسایەکەم پێم وایە وەکو پێشترش کە مامۆسای زانکۆ بووم ڕێک ئەوەیە کە هەرێمی کوردستان دامەزراوەکانی پەروەردە دامەزراوە زانستی و ئەکادمیکان پێمان وایە پێویستیمان بەوەیە کە ئاستی معرفی و ئاستی ئەنتۆلۆجیا لەو دامەزرانەوە بەرزکرێتەوە وەم پێم وایە ئەمە تەکانێکە بێ بۆ بەرزکردنەوەی ئاستی معرفی ئەم دامەزرانەوە بەتایبەتی ئەگەر لە دامەزراوە پەروەردەیی گشتیەکانیان حکومیەکانەوە قسەی لەسەر بکەین بە هیچ جۆرێک تاکو ئێستا بە هیچ جۆرێک متمانەیەک لەلایەن دامەزراوە ئەکادمیە ناوبانگەکانەوە نەدراوە بە دامەزراوەکانی بواری پەردەوی کەرتی حکومی. بۆیە ئەمە گرنگە وەجێی دەستخۆشێکی زۆرم پێویست بەباشی دەزانم هەر هەمومان پاڵپشتێکی زۆری بکەن سەبارەت بە مادەی دوو بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەوەی کە پەیوەستە بە سەرۆکی دەستەکە سەرۆکی ئەم دەستەیە لەبەرەوە دەستێ بۆ خۆی جۆریە دەستەیەکە بۆ هەڵسەنگاندنە بۆ دانانی پێوەری زانستیە بۆ هەندێک لەو دامەزرانەوە زۆر گرنگە سەرۆکی دەستەکەش هەندێک مؤهلاتی زانستی هەبێ علمی هەبێ بۆی لە زمانی دەستەکە لە ڕووی زانستیەوە تێبگا. زۆر سپاس. زۆر سپاس. مادەی دوایەوە گەڕ سەرنجێک نییە فەرموو. مادەی سێەم یەکەم
دەستەیەک بە ناوی دەستەی متمانە بەخشین بە دامەزراوەکان دکتۆرە گەلاوێشکووە مامۆسامەر بەڕێز سەرۆکی پەرلەمان باشە با مامۆستا عومەریش قسە فەرموو مامۆستا عومەر بگۆر یەک دەقە وەزیری بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە بۆچوونەکەی ئاشناخانەکەم ئەم ئامانجانە هەمان ئامانجەکانی وەزارەتی پەروەردەن وەزارەتی خوێندنی باڵان و لەوێ دامەزراوەی پەیوەندیدار دامەزراوە بۆ بەدیهێنانی ئەم ئامانجانە پاشان پرسیارێکی زۆر جددی هەیە لێرە ئەگەر بۆ هێنانەدی ئەم ئامانجانە بۆچوونی ئەم دەستەی متمانە بەخشینە لەگەڵ بۆچوونی خوێندنی باڵا یا پەروەردە تێگیرە کێ یەکلایەکاتەوە کێ بڕیارەدا کام ئامانجەیان بە کام وەسیلە بهێنرێتە دی ئەگەر زانکۆیەک قەنەعەتی لەگەڵ ئەم دەستەی متمانە بەخشینە نەگونجا کێ یەکلایەکاتەوە کێ حەکەمە کێ بڕیارەدا ئەمانە هەمووی پرسیاری جدین پێویستیان بە وەڵام سپاس بەڕێز وەزیرێرم بۆ کاروباری پەرلەمان فەرموو دکتۆر باڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی دوو وەکو ئێمە لە راپۆرتی حکوومەت نردومانە لە بڕگەی یەکەم داوا دەکەین دڵنیابوونەوە دابدرێت دڵنیابوونەوە لە پاراستنی کوالیتی پەروەردا بڕگەی دووەم بە هەمان شێوە دڵنیابوونەوە لە بەرزکردنەوەی ئاستی پەروەردا سێمیشیان بە هەمان شێوە دڵنیابوونەوە لە بەدیهێنانی ئامانجە گشتیەکان چونکە وەکو بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئیشارەتیان پێدا ئیشی وەزارەتە پاراستنی کواڵیتی پەروەردە و خوێندنی باڵا بکە ئیشی وەزارەت خۆیەتی ئیش بکە لەسەر بەرزکردنەوەی ئاستەکەی ئەو جێبەجێ ئەو مەعایرانە دەکا کە ئەو دەستەیە دەیداتێ و ئیشی ئەویشە کار بکا بۆ بەدیهێنانی ئامانجە گشتیەکانی بەڵام ئیشی دەستەکەیان ئامانجی دەستەکە دڵنیابوونەوەی لەوەی ئایا ئەو پێوەرانەی کە دراوە بە موئەسسەساتی خوێندنی باڵا کە دراوە بە پەروەردە ئایا ئەو پێوەرانەی جێبەجێ کردووە اینجا بۆ ئەو مەبەستا پێویستە مستەڵەحی دڵنیابوونەوە لە پێش هەموو بڕگەکان دابدرێتەوە زۆر سپاس بەڕێز وەزیری پەروەردە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو وەڵامێک بۆ بەڕێز ئاشناخان وەکو تەوزیحێکیش ئێستا پرۆسەکە لە ڕاستیا بۆی ڕازگۆ بم لەگەڵتان بە شێوەیەکی زۆر ناتەندروست بڕێواچ ئێمە خۆمان پێوەەر بە خۆمان دانین خۆشمان هەڵسەنگاندن بۆ خۆشمانەکەین خۆشمان عیب و کەم و کوڕێکانی خۆشمان داپۆشین یان هەوڵێکی بۆ دێن چاشیکەین کە ئەمە لە هیچ شوێنێکا جیهازی ئیشرافوانیە جیهازی ئیشراف و متمانە و پێوەربوون بەم جۆرە نییە ئەم دەستەیە وەکووتم ئەو پێوەرە دانێ کە ئێمەش بەشێکین لێرە بۆ پشتیوانی ئێمەیە سیاسەتی ئەم دەستەیە لە بەوازحی نووسراوە بە کەلیمەیەکی سەریحی مطلق بۆ پشتیوانیکردنی هەردوو وەزارەتە پێوەردانێ هەڵسەنگاندنەکان لە ڕێگەی تیمەکانی خۆشمانەوە و لە ڕێگەی تیمەکانی و دەستەیەشەوە کرێ پاشان متمانە بەخشێ ئەوە نییە خۆت هەموو شتێ بکەی پێوەریش دابنی خۆشە ڕقابە لەسەر خۆت بکەی و خۆشت بە خۆت بەدڵ بێیان کەم و کوڕەکەی خۆ بشاریتەوە نەخێر ئێستا دەستێکی دیکایکە سپاس زۆر سپاس بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە دوو عنوانی مادەکە ئەوەمان لێکرد ئامانجەکانی ئەم یاسابریتین لە دڵنیابوونەوە لە بۆیە لە یەکەم و دووەم و سێەم دڵنیابوونەوە لاماندا چکە لە عنواندایە باوەی تیکرار نەبێ سێ جاران دەستخۆشی لە بەڕێز وەزیری هەرێمیش دەکەم بەس نیەتی ئێمە وا بوو کە بەم شێوە تیکرار دروست نابێ بۆیە لە عنوانی مادەکەماندا ئامانجەکانی ئەم یاسابریتین لە دڵنیابوونەوە اینجا یەکەم و دووەم و سێەم دەتوانین ینی بگەڕینەوەش لەسەر ڕاستڵەکە زۆر سپاس مادەی دوایەوە مادەی سێ مادەی سێ دەستە یەکەم دەستەیەک بە ناوی دەستەی متمانە بەخشین بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان داش عێراق دادەمەزرێت و خاوەن کەسایەتی معنەوی و سربەخۆی دارایی و کارجێری دەبێت دووەم دەستە سەرۆکێکی دەبێت کە لەلایەن ئەنجومەنی باڵا دیاری دەکرێت و بەرپرس دەبێت لە ئاراستەکردنی کارەکانی و گشت ئەو بابەتانەی پەیوەندیان هەیە بارکەکانی دەستە و سەرجەم کاروبارەکانی سێەم دەستە لەم پێکاتانەی خوارەوە پێک دێت و لەلایەن سەرۆکی دەستەوە سەرپەرشتی دەکرێن یەکەم بۆردی متمانە بەخشینی پەروەردەیی دووەم بۆردی متمانە بەخشینی خوێندنی باڵا سێەم فەرمانگەی یاسایی و کارجێری و دارایی چوارەم پێکاتەکانی بۆردی متمانە بەخشینی پەروەردەیی و بۆردی متمانە بەخشینی خوێندنی باڵا و فەرمانگەکانی دەستە و لقەکانی و ئەرک و دەستەڵاتەکانی بە پەیڕەوێکی ناوخۆ دیاری دەکرێن کە دەستە پێشنیاری دەکات و ئەنجومەنی باڵا پەسەندی دەکات پێنجەم دەستە لە کاتی پێویستدا دەتوانێت بەڕێوەبەرایەتی و بەش و هۆبە بهێنێتە کایەوە یان لێکیان بدات یان هەڵیان بۆشێنێتەوە سپاس
گفتگۆکردن لەسەر ئەم مادەیە بەڕێزەکەوێت گفتوگۆ بکات بە ناوی تۆمارکات. کەس نیبێن. بەڕێزان ئەو ناوانەی ناویان تۆمار کردو بۆی گفتوگۆ لەسەر مادەی سێ بکەن. بریتین لە کاکتۆر محێدین، کاک سیپان، مامۆستا عومەر، کاک موسلم، گوڵستان خان، گوڵستان سعید، ئاشنا خان، ڕۆژان خان، دکتۆرە شایان، شیرین خان، شیرینەمین، کاک سەرکۆ، کاک لوقمان، کاک عەلی. کێیتر؟ مژدەخان؟ کێیتر؟ تەواو. فەرموو مژدەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان نەگوترا ئەو مادەیە بارگرانی دارایی نابێت، ئەی لێرەڕا دەڵێت دەستە خاوەن کەسایەتێکی معنەوی و سەربەخۆ و دارایی و کارگێڕی دەبێت. ئەوە بارگرانی دارایی نابێت پێچەوانەیە و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و سەبارەت بە هەر مادەی سێ خاڵی پێنجەم دەڵێت دەستە لە کاتی پێویست دەتوانێت بەڕێوەبەرایەتی و بەش و هۆ بۆ بهێنێتەکایەوە یان لێکیان بدادیان هەڵیان بۆشێنێتەوە. ئەوە دەسەڵاتی وەزیر زۆر لاواز ناکات، یعنی کە ئەوان بڕیاری لێ بدەن لە بری وەزیر. خۆی وەزیر باڵاترین کەسی ناو وەزارەتەکەیە، یعنی لەسەر و ئەویشەوە هەبێت. سوپاس. کاکتۆر محێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵام من پرسیارەکەم ئاراستەی بەڕێز وەزیری هەرێمە بۆ کاروباری پەرلەمان کە باس لەوەی دەکاتن کە ئەو دەستەیە سەرۆکێکی دەبێ لەلایەن ئەنجومەنی باڵاوە دیاری دەکرێت. من پرسیارەکەم پێشتر ئەوە بوو ئایا ئەو دەستەیە سەربەخۆیە؟ ئەگەر سەربەخۆیە سەرۆکەکەی لەکوێ دیاری دەکرێت؟ ئەگەر لە لای پەرلەمان دیاری دەکرێت مەفروض نییە سەرۆکەکە لەلایەن ئەنجومەنەکەەوە دیاری بکرێت. بۆیە دەبێت ئەو ئیشکالەتی حەل بکەیت. ئایا ئەگەر دەستەیەکی سەربەخۆیە دەبێت لە لای پەرلەمان متمانێ وەرگێت؟ ئەگەر سەربەخۆ نیە سەر بە ئەنجومەنی وەزیرانە ئەوە دەکرێت لە لای ئەنجومەنەکە دیارەکەی. بۆ داوای ڕوونکردنەوە لە بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان دەکەم. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەر داکوێ لێ ڕازڤایکردنێت کەم ji بۆ خاڵە یەکەم دەستەیە چاودێری و بەرەفپێشبرنا پرۆگرامên پەروەردەی و خوێندنا بەڵال هەرێما کوردستانی داعشێراق دادەمەزێت و خەوان کەسایەتی معنەوی سەربەخۆی دارایی و کارگەری دەبێت. ji بۆ خاڵە دوێژی پشگیریە گوتنێن دکتۆر محیەدی میتکەم و خاڵێکیش پشگیریە گوتنێن مژدەخانەتکەم. زۆر سپاس. کاک موسلم. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لەسەر مادەی سێ تێبینیەکەم هەبوو، ئەویش لەسەر ئەوەیە کە ئەم بەڕێز دکتۆر محیەدینیش باسی کرد ئەم دەستەیە لەلایەن ئەنجومەنی باڵاوە دیارە سەرۆکێکی بۆ دیاری دەکرێت. باشترە بەڕاستی پلەی سەرۆکە کە لێرە دیاری بکرێ ئا بە چ پلەیەک ئەو سەرۆکە دەست بەکار دەبێ و ناونیشانەکەی چییە بۆی بەڕاستی لێرەوە ئەو یاسایە ڕوونتر بێ ئەو سەرۆکەی کە دیاری دەکرێت ئەنجومەنی باڵاوە چ پلەیەکی پێدەبەخشرێ لێرانە. گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ بڕگەی دووهەم دەستە سەرۆکێکی دەبێت پێویستە وا داڕێژرێتەوە لەلایەن پەرلەمان متمانەی پێ بدرێت و بەرپرس بێت لە بەرامبەر ئاراستەکردنی کارەکانی گشت ئەو بابەتە پەیوەندیدارانەی بە ئەرکەکانیەوە. لە بڕگەی یەکەمیشدا ببورن بیرم چوو دەستەیەک بە ناوی دەستەی متمانە بەخشین بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان دادەمەزرێت و سەر بە پەرلەمانی کوردستان دەبێت. خاوەنی کەسایەتی معنەوی و سەربەخۆی و دارایی و کارگێڕی دەبێت. سەبارەت بە بڕگەی سێهەم دەستە لەم پێکهاتانەی خوارەوە پێک دێ کە لەلایەن سەرۆکی دەستە و سەرپەرشتیەکرێت بردی متمانە بەخشین و بۆ پەروەردەی متمانە بەخشینی خوێندنی باڵا و یاسایی و کارگێڕی و دارایی کی ئەبێتە ئەندام لەم بۆردانەیە؟ ینی تا ئەمە زۆر ناڕوون و ناشەفافەتیە و مەرجەکانی بوون بە ئەندام لەناو ئەو بۆردانەیە چین پلەی وەزیفیان چییە؟ سکرتێرن سەرۆکی ئەو بۆردانە نازام ینی هیچ هینێکی وازەحتیان نیە بۆیە من
ڕوونکردنەوەیکمەوە ئەوە تا لە یاساکەدا دیاری بکرێ و زۆر سوپاسدارم. کاک لوقمان. بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ پێشنیاز دەکەم کە بڕگەی چوار بکرێتە دوو بڕگە خاڵی چوارەم سەرۆک وەندەمانی بۆردەکانی ئەم دەستەیە کەسانی ئەکادیمی ئاستبەرزووی خاوەن ئەزمموی کارکردن بن لەم بوارەدا ئەکرێت سوود لە توانای زانستی کەسانی ئەکادیمی بە ئەزمون لە ڕەوەندی کوردستانی و کەسانی بیانیش وەربژیرێت وێڕای ئەوە پێویستە لەم مادەیەدا پێکاتەی دەستەکە دیاری بکرێ من پێشنیازەکەم پێکاتەی دەستە بەم شێوەیە بێ کە ئەنجومەنی دەستا سەرۆکی ئەنجومەنی دەستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ جێگیری سەرۆکی ئەنجومەن جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ هەر یەک لە وەزیری پەروەردە خوێندنی باڵا وەزیری پلاندانان ئەندامی ئەنجومەنەکە بن لەگەڵ ئەو کەسانەی تر کە بە پێویستە زاد. دکتۆرە شایان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح وەکو لە ڕوونکردنەوەکانی پێشترە بۆمان ڕوونکراوە کە گوایە بارگرانی دارایی نابێت بەڵام لێرە باسی سربەخۆیی دارایی دەکا ئەگەر لێرەدا ڕوونکردنەوەیەکمان پێ بدەنەوە چییە و دەستە سەرۆکێکی دەبێت ئایا پلەی سەرۆکەکە چییە و ئەنجومەنی باڵا کێیە لە بڕگەی دووەم لەلایەن ئەنجومەنی باڵا دیاری دەکرێت ئەنجومەنی باڵا چێە زۆر سپاس. زۆر سپاس ڕۆژان خان. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ بڕگەی یەکەم لە کۆتایی بڕگەکەی ئاڵێ سەربەخۆیی دارایی و کارگێڕی هەبێت ڕاستە لە مادەی شەشا باسیەوە کاکابە بودجەکەی ئەم دەستەیە لە بودجەی هەرێما بودجەیەکی بۆ دیاریەکرێ بەڵام ئەمە بارگرانی داراییە کە هەمومان باسیەکەین و ئەڵێن بارگرانی داراییشی نییە ئەگەر بە شێوەیەکی کە ینی من بە دوواداچوونم کردو ئەڵێن لەلایەن ڕێکخراوە جیهانەکانەوە فەندەکرێ ئەگەر وایە پێویستە سەرچاوەی دارایی ئەم دەستەیە دیاری بکرێت و لەناو یاساکە هەبێ و سەبارەت بە بڕگەی دووەم سەرۆکی دەستە باسی سەرۆکی دەستاکە پێویستە لە مادەیەکە تعریفی سەرۆکی دەستە بکرێت کە لێرەیە باسی کردووە و ئەم سەرۆکە بۆ ماوەی چەند سەرۆکایەتی ئەکا چۆنە هەڵبژاردنە بێ یان لەنایەن ئەنجومەنی باڵا و هەڵبژێرێت چۆن ینی بۆ ماوەی چەندێک سەرۆکایەتیەکە چونکەمە وەکو وەزارەت نییە وەکو ئەو دەستانەش نییە کە ئێستا دەڵێن دەستێکی سەر بەخۆیەوە سەبارەت بە بڕگەی پێنجەم بەڕای من ئەگەر پلانیان هەیە لە ئێستاە بۆ ئەم دەستەیە ئەم بڕگەیە پێویست نییە یعنی ئەگەر پلانێک هەیە بۆ ئەم دەستەیە ئەم بڕگەی هیچ پێویست ناکە و هەیکەلێتەکەی دیاری کراوە یا هەیکەلێتێکی تەواو تێر و تەسەل دیاری بکرێت بۆ ئەم دەستەیە و پێویست بەوە ناکە بڵێ بەش و بۆ بەڕێوەبەرایەتی بۆ زیاد دەکرێ و هەڵ ئەوە شوێنرێتۆیان ئەو بابەتە دیاری بکرێت لەناو قانونەکە ئاماژەی پێ بدرێ و سوپاس. مامۆستا عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەتاوەکو زیاتر مناقەشەی مادەکان بکەین و نزیک بینەوە لە ناوەڕۆکی یاساکە زیاتر ناڕوونی و ئاڵۆزی و مەتااتەتی یاساکە دەرەکەوێت ئەم دەستەیە لەم مادەیە لە مادەی سێ لە بڕگەی یەکەمە باسیەکە بەڵام ناڵێ سەر بەکێیە یعنی لە کوردستانە چوار دەسەڵات هەیە ئەنجومەنی وەزیران دادوەری پەرلەمان یعنی ئەم دەسەڵات سەر بە کامیانە ئەمە بۆ بەڕوونی نانووسرێ و ئایا ئەکرێت دەستەیەک هەبێ سەر بەخۆ بێ لەو هەوایە بۆ خۆی یعنی کەس نەبێت چاودێری بکە کەس نەبێت لێ پرسێتەوە کەس نەبێت ئەندامەکانی دانێ شتیوان نابێت لەکوێ لە هەرێمێکە دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار تەدەخل لە مەسئول هۆبەیەکەکەن لە یەکە ئیداریەکانە ئەمە ملاحەزەی یەکەمە مناقەشەی شتێکەکەیم کەم بچنەوە سەر حیزبایەتی ڕجان جاوەکی سەرەتانی مناقەشەی ئەو مادەیە بکەن و چڕیکەنەوە لەسەری ئەوە بۆ چوونەکەیە خاڵێکی ترەوەیە ئەم بۆردانە کێن کێدایانەنێ ئاستی زانستی و ئەکادیمیان چییە و باشە پرسیارێکی تر لێرە ئەنجومەنەکە دراوەتە دەست پەیڕەوێک کە لە ئەنجومەنی وەزیران دەرەچێت باشە ئێمە یاسای بۆ دەرەکەین کە هەموو شتێک پێگاتەکەی جۆرەکەی دەسەڵاتەکەی هەمووی دراوەتە دەست ئەنجومەنی وەزیران بە ئەنجومەنی وەزیران خۆیان دەستەیە دەرکاوەکو دەستەیەکی ڕاوێژکاری بۆ ئەرکەکانی بۆ بە یاسایە گەهێنرێ بەڕاستی ئەگەر فکرێکی جوان لە پێشدەم یاسایەوە هەبێ بە هیچ جۆرە نەتوانراوە لە مادە و بڕگەکانی ئەم یاسایە جێ بکرێتەوە زۆر سپاس. شیرین خان شیرین ئەمین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێهەم بەڕگەی دووەم دەستە سەرۆکێکی دەبێت کە لەلایەن ئەنجومەنی باڵا دیاری دەکرێت و بەرپرس دەبێت لە ئاڕاستەکردنی کارەکانی و گشت ئەو بابەتانی پەیوەندیان هەیە بە ئەرکەکانی دەستە و سەرجەم کاروبارەکانی
گەر ئێمە لێرەدا بگەڕێنەوە بۆ کۆی ئەو دەستانی ترکە هەن لە ئەنجومەنی وەزیرانە با بڵێن یاخود یاسای تایبەتیان هەیە هەموو ئەو دەستانە پلە و بڕوانامە و پسپۆریان دیاری کراوە بەڵام لێرەدا بەداخەوە ئاماژەی پێ نەکراوە بۆیە پێشنیار دەکەم کە پلە و پۆست و پسپۆری سەرۆکی دەستا لە یاساکەدا تەزبیت بکرێەوە بۆ بەرگەی هەمیشی بە هەمان شێوە کە ئاماژە بە پێکاتەکانی دەکات. کاک سەرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵام من تێبینیەکانم لەسەر مادەی سێم بەشی دووهەم و سێمیش هاوڕیانم قسەکانی ئێمەیان کرد پشتیوانی قسەکانی ڕۆژانخان کاک لوقمان کاک عومەر گوڵپێ. سپاس کاک عەلی. وێ ڕای پشتیوانی قسەکانی شیرین خان من کۆمەڵێک پرسیارم هەیە مەبدەئێکەیە کێ متمانەت پێ بدا کێ دات نییە لە بەردەم ئەوە بەرپرسیارە بین. ئەنجومەنی باڵا سەرۆکی دەستەکە دانێ ئایا سەرۆکی دەستە لە بەردەم ئەنجومەنی باڵا بەرپرسیارە بێ؟ نا. یا بێ لە بەردەم پەرلەمان بێ یا لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە بێ. پاشان هەموو پلەیەک ئەگەر سەرۆک وەزیران یا سەرۆکی هەرێمیش بیبەخشێ ئیستینادی قانونی هەیە. ئایا پلەی ئەم سەرۆک دەستە چییە؟ وەزیرە؟ بریکاری وەزیرە؟ چییە پلەکەی نازانم نەنووسا لەوانەیە هیچ نەبێم نازانم. ئیستیناد بە چ قانونێک ئەم پلانەیە بەخشێ بۆ نمونە پلەی سەرۆکی بۆردەکان چین پاشان ئایا بەم پێڕەوە کافیە یا ئەم دەستە قانونێکی تایبەت بەخۆیە بێ هاوشێوەی دەستەکانی تر ئەگەر وەڵامی ئەو پرسیارانەمان بدرێتەوە سپاس. ئاشناغان. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ڕاستیەکەی من قسەکانی کە عەلی دووبارە ناکەمەوە چکە بەشێکی قسەکانی منی کرد. بەڵام بەلامانەوە گرنگە ئەو ئەنجومەنی باڵایە ڕوونکردنەوەمان بنێ بە دیاریکراوی چییە بەڕێز سەرۆکیارێن بۆ کاروباری پەرلەمان وەروەها ئەم سەرۆکە بەڕاستی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان. من چی موت؟ سەرۆکی هەرێم بۆ کاروباری پەرلەمان. ببوورە. بەڵێ. ئێجا پێویستە ڕوونکردنەوەمان بنێ لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەم سەرۆکە تاکەی بەردەوام ئەبێت چونکە بەڕاستی هەر لە دانانی سەرۆکی زانکۆکانە ئێمە قانونی خوێندنی باڵامان هەیە بەڕێسان ئاگادارن یعنی تۆ بۆ دانانی سەرۆکی زانکۆیەک یان بۆ ڕاگرێک کۆمەڵێک مەرج و ڕێسات هەیە ئەبێ خزمەتی ئەوەندە هەبێ خاوەنی بڕوانامەی ئەوە بێ ناکرێت تۆ سەرۆکێکێنی ئەیکەی بە سەرۆکی دەستەیەکی ئاوا گرنگ کە سەرپەرشتی دوو وەزارەتی گەورە و گرانی وەکو پەروەردە و خوێندنی باڵا ئەکا دیاری نەکرا بێ کە تایبەتمەندیەکانی چییە. زۆر سپاس. بەڕێز هەردوو وەزیر ئەگەر وەڵام بدەنەوە بە پێ اختصاصی خۆتان فەرمون. زۆر سپاس وەڵاهی ئەوەی کە ساگاتان لە کات بێ بەڕێزاندەی زۆر بە کورتی ئێمە باسیەوەمان نەکردووە کە پلێ و بەڕێزانە چێوێەوە ئامانجیش لەوە نییە پلەکان پلەی وەزیر بێت تا لە پەرلەمان بتوانە وەربگرێ ئیشکردنی ئەم دەستەیە بۆ ئەوەی کە تۆ پێوەردا بنیت و چاودێری یان هەڵسەنگاندن بۆ جێبەجێکردنەکەی بکە بێت نوعێک لە ئیستیقلالەتی کارکردنی خۆتت هەبێت ئەمە یەک دوو دەبێ میهەنیەت و ئەکادیمی پرۆفشناڵی لە کارەکانە هەبێت بۆیە ئەو کەسانی کە ئەم کاراناکەن خەڵکێک دەبن لەواچی هەروەکو گرێبەستێکیان لەگەڵا بکرێ بۆ ئەوەی کە ئەم کارە لە بۆردی متمانەی با بڵێن پەروەردەی یان خوێندنی باڵا یان حتا بۆ دەستەکە کەسێک بێت لە کوردستان لە دەرەوەی کوردستان لە شوێنێکە مختەز بێت لەم کارە بتوانێت ئەو ئیشە بکە. دوو ئەوەی ئەنجومەنی باڵاکە من دەمێت زۆر بە سەراحەت پێتان بڵێم یعنی خەڵکانی مختەس و پەیوەندیدار لە هەردوو وەزارەتەکان لێرە دەبن بەڵام ئەم پرۆسەیە پرۆسەیەکی دوور و درێژخایانی استراتیژیە ڕەبتی ئەبێ بە دامەزراوەی گەورەی جیهانیەوە لە بواری ئەکریتیشنە ممکنە لە ئایندە داواکاری یان شێوازەکانی ئیتیفاقی ئەمەی نێوان ئەم ئەکریتیشنە و یان ڕێکەوتن لەگەڵیانە پێویستکە کە جۆرێک لە مرونەت و تەواو خەڵکی پرۆفیشناڵی ئەکادمی لە ناو ئەنجومەنە کارکە بۆیە لێرەوەکو بەڕێز دکتۆرە ڤالا ئاماژەی پێداوشی کردەوە مرونەتێک لە ئەنجومەنەکە ڕاوەتەوە بەڕێزان خۆ ناکرێت هەموو دقەیەک بگەڕێتەوە بۆ پەرلەمان تەنها خاڵێکەوە بکەیت لەسەر داواکاری یان لەسەر لێک تێگەشتنێک لەگەڵ دامەزراوەیەکی گەورەی دڵنیایی جۆری یان متمانە لە دەرەوەی وڵات بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لەسەر ئەو مادە مناقەشەکرا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە وەڵامیە. زۆر سپاس. بەڕێز وەزیر هەرێم بۆ کاروباری پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە دەستەکە دەستەیەکی سربەخۆیەوە دەستەکەش دەستەیەکی نوێیە و هاوشێوەی دەستەکانی تر نییە کە سەرۆکەکانیان لە پەرلەمان
متمانەیان پێدراوەوە لە بەرامبەر پەرلەمانیش بەرپرس دەبن هەر جیهەتێک متمانەت پێ بدا لە بەرامبەر ئەو جیهەتە بەرپرسی وەکو بەڕێز کاک عەلی ئیشارەتی پێدا سەرۆکی ئەم دەستەیە لەلایەن ئەنجومەنی باڵا دادەندرێ بەڵام ئەو دەستە سربەخۆیە نێودەوڵەتیە متمانەی پێدەدا کە سەرۆکایەتی هەموو دەستەکان دەکات لە جیهاندا وازحە بەڵێ ئەوە تایبەت بەو پرسیارە بەڵێ ئەنجومەنی باڵا چێە ئەنجومەنی باڵا وەکو بەڕێز کاک لوقمان ئیشارەتی پێدا لە مەرحەلەی یەکەم کە بە نیزام ڕێکی دەخەین ڕەنگە 12 تا 15 ئەندامی هەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە زائیدەن کەسانی تری پسپۆر کە لە ناو حکومڕانی دانین ئەوانە لە مەرحەلەی یەکەم بەشدار دەبن کە بە پێی نیزام ڕێکی دەخەین بۆ ئەوەی بتوانێت ئەو دەستە سربەخۆیە پاڵپشتی هەبێتن و سەرکەوتوو بێتن لەو ئەرکانەی کە ئەنجامی دەدات ئەو پرسیارەش ئەوەی بەڕێز مامۆستا محیەدینیش هەر لە منی کرد سەرۆکی دەستە لەلایەن ئەنجومەنی باڵا دیاری دەکرێت بۆ لەلایەن پەرلەمان نەبێ وەکو گوتم سەرۆکی دەستا لەلایەن پەرلەمان متمانە وەربگرێ بەرپرس دەبێ بەرامبەر پەرلەمان ئەو لەلایەن دەستەیەکی نێودەوڵەتی متمانە وەردەگرێ و پێویستە سەربەخۆ بێتن بۆیان نەسەر بە پەرلەمان دەبێ و نەسەریش بە ئەنجومەنی وەزیران دەبێ بەڵکو دەستەیەکی سەربەخۆیە زۆر سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بەڕێزان مادەی 4 خوێنەوە فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 ئەرکەکانی دەستا بریتین لە یەکەم دانانی پێوەری گونجاو بۆ چەسپاندنی بنەماکانی متمانە بەخشین بە جۆرێک کە هاوتەری بێت لەگەڵ پێوەرە کارپێکراوە نێودەوڵەتیەکان کە دەستەبەری نایابی ئەکادیمی و پەروەردەی و ئەنجامەکانی کۆی پرۆسەی خوێندن و فێربوون بکات دووەم دڵنیابوون لەوەی کە دامەزراوەکانی پەروەردەیی و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پەیڕەوی پێوەر و ستاندارە نێودەوڵەتیەکانی متمانە بەخشین لە پرۆگرامەکانی خوێندن دەکەن لە ڕێگەی ڕێخستنی میکانیزمەکانی پرۆسەی متمانە بەخشین و بەکارهێنانی ئامرازەکانی پێداچوونەوەی هاوشێوە و چاودێریکردنیان سێم پشتیوانیکردنی هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ دانانی سیاسەتی گشتی و پلان و پەرەپێدانی توانە مرۆییەکانی تایبەت بە پرۆسەی بەدەستهێنانی بڕوانامەی متمانەی بۆ دامەزراوەکانی پەروەردە و خوێندن و پرۆگرامەکانی خوێندن و فراهامکردن و بەدەستهێنانی بودجە و پشتیوانی دارایی بۆ ئەو دامەزراوانە بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی بەدەستهێنانی ئەو بڕوانامەیە بەپێی پێوەرە کارپێکراوەکان باڵێ بەڕێزان لەسەر مادەی 4 بەڕێزەگەوی گفتوگۆ کات تەنها سێ کەسن کاک عومەر کاک بەڵێن کاک توڕێبوار کاک دابان فەرموودەی بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 بڕگەی یەکەم دانانی پێوەری گونجاو بۆ چەسپاندنی بنەماکانی متمانە بەخشین بە جۆرێک هاوتەری بێ لەگەڵ پێوەری کارپێکراوی نێودەوڵەتی بۆ ڕاستەوخۆ تەبەنای پێوەرێکی نێودەوڵەتی ناکرێ ینی لە ناو ئەمینەیە ینی بەڕێزان کاک کاروان ئاشناخان باسییان لەوە کرد کە چەند پێوەرێکی نێودەوڵەتیە بۆ ڕاستەوخۆ تەبەنا ناکرێ لێرە زۆر سپاس مامۆستا عومەر بەڵام من پرسیارم هەیە لەسەر ئەم مادە ئەمانە ئەرکی گرنگن بەڵام ئەم ئەرکانە ئەگەر جێبەجێیان نەکردم دەستەیە یعنی کێ لیانە پرسێتەوە کێ متابعیانەکە کێ کوالێتیەکەی ئەپارێزێ و پاشان ئەگەر زانکۆیەک یا قوتابخانەیەک لە کوردستانە بۆچوون و پێشنیار و پرۆسەکەی ئەمانی قبول نەکرد ئیتر کێفی خۆیەتی یعنی ئیلزامیە ئەوەی کە ئەمانەیکەن بۆ هەموو مؤسسایەکی پەروەردە و خوێندنی باڵا لە کوردستانە یان نەخێر اختیاریە وەگەوەی کە ئێستا ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا هەن لە بینی پەروەردەی حکومی و تایبەتە کە لێگەڕان بەداخەوە مناڵی ئەمە چێتە قوتابخانەیەکی ناحکومی فێری ئینگلیزیەکەن و ئازانین فێری پێشکەوتنیان کردووە و کوردیەکەشی لە بیرە بنەوە زۆر سپاس کاک توڕێبوار وەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 4 بەیت القەسیدە وەکو عەرەب دەڵێ جەوهەری پرۆژە یاسایەکەیە من تعدیلەکەم هەیە بۆ خاڵی سێیەم و ئیزافەیەکشم هەیە لە فەقەرە 4 لە خاڵی سێیەم دەڵێ ئەم دەستەیە پشتیوانیەکە پشتیوانی با بڵێن دامەزراوە پەروەردە و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاکە بۆ داڕشتنی سیاسەتی گشتی من پێم وایە دەبێ بەشدار بێ لە داڕشتنی سیاسەتی گشتی لەگەڵ ئەم دوو دامەزراوە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندن نەک پاڵپشتیمەکە بەڵکو بەشدار بێ ئەو فەقەرەی کە من دەمەوێت ئیزافەی بکەم بۆ ئەرکەکانی ئەم دەستێ ئەوەیە کە ئەم دەستەیە بتوانێت ئەرکی چاودێریکردن و هەڵسەنگاندنی بڵێن جێبەجێکردنی سیاسەتی گشتی یا بۆ بنەما پەروەردەیی و خوێندنی باڵا لەلایەن دامەزراوەکانەوە بێ و
و ئەرکی هەڵسەنگاندنی ئەم سیاسەتە گشتیە هەبێت کە زۆر گرنگکە چونکە بۆ خۆی دەستگایەکە یا دەستەیەکە پێوەرەکانی داناوە دەبێ هەر خۆشی چاودێری بکە بزانێت تا چەند ئەم دامەزراوانە بە جۆرەی ئەم بڵێن بنەما و ئەم پێوەرانە کارەکانی خۆیان ڕادەپەڕێن. زۆر سپاس کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە سەرەتای گفتوگۆکان باسم کە جنابی وەزیر ئیشارەتی پێدا کە ئامانجی یاساکە یا ڕێشوێنەکانی جێبەجێکردنی ئەرکەکە پێوەرە هەڵسەنگاندنە متمانە پێدانە. ڕێوشوێنی هەڵسەنگاندن لە ناو ئەم قانونیان نییە. من لە ڕێستەکەشا لەگەڵ بە ڕێز دکتۆرە ڤالا باسم کرد وتی هەوڵ بین جێگەیکەینەوە. ئێستا ینی ئەوەی دکتۆرە ڕێوار تەرحی کرد پشتیوانی یەکەم بەڵام ینی ئێستا بۆیە نەسێک ناخەمە ڕوو بۆی ینی ئیشکال دروست نەکات. دوایی ینی داواکارم بەڕێز سەرۆکی لیژنەی قانونی بەڕێز دکتۆرە ڤالاوە تەواوی ئەندامانەگە پێشنیازێکیان هەبێ ئەبێ ڕێوشوێنەکانی هەڵسەنگاندن لەم یاسایە جێگەکەینەوە ئەینا نەقسێکی گەورە لە قانونەکە دروست دەبێت. بەڕێزان وەزیر ئەگەر سەرنج و تێبینیتانێ بچینە مادەی دوایەوە. زۆر سپاس. سەبارەت بۆ پرسیارێک کە ئاوە ئیلزامیە بۆ قوتابخانە و ناوەندەکانی خوێندن بەڵێ ئیلزامیە بۆ قوتابخانە و ناوەندەکانی خوێندن ئەو پێوەرانی کە دانرێ بەڵام ئیلزامی بوون بەوە نیە ئەگەر قوتابخانەیەک نەیتوانی جێبەجێکە ئیترە قوتابخانەیە دابخرێ نەخێ بۆ جۆرە نییە. ئەرچی حکومەتە کە پشتیوانی ئەو دامەزراوە پەروەردەیە ئەو قوتابخانەیە ئەو پەیمانگایە بکە کە بتوانێت ئەو ستانداردانە جێبەجێ بکە. ئەرچی ئەوە نییە دایبخە بەڵکو ئەرچی ئەوەیە کە بیگەێنێتەوە قۆناغە بەڵام پێوەرەکان بڵێ دەبنە پێوەری ئیلزامی بۆ دامەزراوەکانی کەرتی حکومی کەرتی ناحکومی. خاڵێکی دیکە پێوەرەکان بۆ یەکسەر نهێنین ستانداردە نێو دەوڵەتەکان بێنین هیچ پێوەری شوێنێکی دنیا بە مطلقی بی کۆپی پێستیکەی لەسەر مووقعێکی جوغرافی و دامەزراوەیەک جێبەجێکی ناجح نابێ. ئەگەر دیقەتان نابێ من نەچوومە ناو تەفاسیلەوە بەڵام هەندێک ئاماژەی وردم ئاماژەمدا بۆی کە ئێمە بە قۆناغبەندی پێوەرەکان جێبەجێەکەین. پێوەرەکانی زانکۆی هاروارد لە بواری کوالەتی ئەشورانس بێنی لە زانکۆکانی ئەمە جێبەجێکی ڕەم بێت تووشی ئەوە ببین تووشی یەس و تووشی خێبەت ئەمەل ببین پێمان نەکرێ بەو جۆرە یان بەشێکی کەمی بتوانین لێ جێبەجێ بکەین. لەبەرەوە ئەم پێوەرانە بە شێوەیەکی تەساعودی ئێمە دەمانوێت ساڵ بە ساڵ بە سلسلەیەکی زەمەنی خۆمان بگەینە ئاسی پێوەرە پێشکەوتوەکانی دامەزراوە پێشکەوتوەکانی دنیا. کۆتا خاڵ ئەوەی کاک بەڵێن باسی کرد ئەگەر ئەو تێبینیە پرۆسەکە بەم جۆرەیە لە دووسێ فەقەرە ئاماژەی پێدراوە. یەکەم لە بەرگەی یەکەم دەڵێت دانانی پێوەری گونجاو ئەمە زۆر سەریح و زۆر وازحە. دووهەم دەڵێت دڵنیابوون لەوەی کە دامەزراوەکان پەیڕەوی ئەو پێوەرانەکەن یعنی چی؟ یعنی هەڵسەنگاندنەکە و بە دوواداچوونەکە لەسەر ئەوە. بەڵام ئەگەر بە سەریحی بنووسێ جەنابی سەرۆکی پەرلەمان منیش پێم باشە بە سەریحی مەسەلەن کەلیمەی هەڵسەنگاندن بنووسرێ طبیعیە. خاڵی سێهەم پشتیوانیکردنە وەکو بەڕێزان ئاماژان پێدامە هیچ یەکێک لە ڕۆڵەکانی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کانسڵ ناکاتەوە. دوو دامەزراون قانونی خۆیانیان هەیە بە جۆرەی پەرلەمان ئەمە تەنها جوزئیاتێکە لە پرۆسەی زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێم ئەگەر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڵێ مادەی دوایە مادەی 5. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 یەکەم ئەنجومەنی باڵا سەرپەرشتی دەستە دەکات و پێوەر و سیاسەتی گونجاو بۆ متمانەبەخشین و ڕێسا و ڕێکسازیەکان و جێبەجێکردنیان پەسەند دەکات. دوام پێکهاتە و ئەرک و دەسەڵاتەکانی ئەم ئەنجومەنە بە پەیڕەوێک ڕێک دەخرێت کە ئەنجومەنی وەزیران دەری دەکات. بەڵێ بەڕێزان لەسەر ئەم مادەیە بەڕێزەکەی گفتوگۆکات. عثمان سێدەری نەنووسین. ئەو بەڕێزانیانە گفتوگۆکان لەسەر مادەی 5 کاک دکتۆر محەدین کاک عومەر کاک مسلیم مژدەخان کاک مام ڕۆژان خان کاک عوسمان کاک شاخەوان دکتۆر ڕێوار کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 بڕگەی یەکەم ئەنجومەنی باڵا سەرپەرشتی دەستە دەکات و هەروەها پێوەر و سیاسەتی گونجاو بۆ متمانەبەخشین و ڕێسا و ڕێکسازیەکان بۆ جێبەجێکردنیان پەسەند دەکات. بۆیە لێرەدا من پێم وایە ئەنجومەنی باڵاکە بە ڕوونی ئیشارەت بدا کە ئەنجومەنی باڵایەکە چێیە
چێ دەبن ئەو کەسانەی کە دەبنە ئەنجومەنی باڵا کە لێرە وەکو ئەوەی کە والاخان باسی کرد ڕوونتر ئیشارەتی پێ بدرێت و زۆر سپاس. کاکتۆر محەدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان جیاوازەکەی لە نێوان دەقە کوردەکەی و دەقە عارەبیەکەی ئەوەی دەقە کوردەکەی ئەنجومەنی باڵا سەرپەرشتی دەستە دەکات و پێوەر و سیاسەتی گونجاو بۆ متمانە بەخشین و ڕێسا و ڕێکارسازیەکان بۆ جێبەجێکردن یان پەسەندکردن ئەوەی عەرەبیەکە هاتە ئیشرافەکە تەواوە دەرێت تەصدیق و تەنفیزە لە عەرەبیەکەی بە تەصدیق و تەنفیز هاتووە بۆیە پێم باشە بە ئێستا دەیخوێنمەوە عەرەبیەکەشی دەخوێنمەوە مادة 5 يشرف مجلس الأعلى على الهيئة ويصادق على المعايير فسندك على المعايير والسياسات الملائمة للاعتماد والقواعد والضوابط لتنفيذها بويا بما يدبي كرديكين لقر عربيكيان كما اعتماد دكين شكويان بو بسندك بو جيب جيكرنا سباس كاكتور ربا باشا ريش بخير زور سباس فرمك بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان تێبینی دکتۆر محەدینم هەبوو نسخەی عەرەبی لەگەڵ نسخەی کوردی لە ڕووی زمانەوانیە جیاوازیە تکا دیقەت دەنجە. کاک مسلم. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی پێنجەم هەروەک بەڕێز وەزیری هەرێم باسی کرد کە ئەنجومەنێکی باڵای جیهانیە سەرپەرشتی ئەو دەستەیە دەکات بۆیە ئەگەر لێرە یەکەم ئەنجومەنی باڵای نێودەوڵەتی بۆ زیاد بکرێت بۆی کە ڕوونتر بێ وازح بێ. زۆر سپاس. بژدەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا دەستخۆش. سپاس. کاک عومەر. وڵی سەبارەت بە بڕگەی دووەم لە مادەی 5 پێگاتەوە ئەرک و دەسەڵاتەکانی ئەم ئەنجومەنە بە پەیڕەوێک ڕێخرێ ئەمە زۆر ئادرێتە دەست پەیڕەو ئەنجومەنی وەزیران. من پێم وایە ئەو بەڕێزانەی ئەم یاسایان داڕشتووە خۆشیان دڵنیانین لەوەی ئەیانەوێت چی بکەن و ئەیانەوێ ئەم دامەزراوەیە ئەرکەکانی چی بێ و پێگاتەکەی چی بێ بۆیە نەیانتوانیوە بێنە ناو یاساکە باشتر بێنرێتە ناو یاساکە. پێشنیارەکەم ئەوەیە پێگاتە و ئەرک و دەسەڵاتەکانی لە ناو یاساکە ڕوون بکرێتەوە نەدرێتە دەست ئەم پەیڕەوە لە ئەنجومەنی وەزیران. بەڕاستی من بەش بە حاڵی خۆم تەمەنا ئەەکەم دامەزراوەی ئەکادیمی پەروەردەی حیزبی لێ دوور بخرێتەوە. کاک دکتۆر تخوا بە ئەم قسەیە بکەم ڕێگەمان بدەن بابە ئیسراحەت قسەکانمان بکەین. ئێمە بۆی لێرە دانیشتوین بۆیە ئۆپۆزیسیۆنی لەبەرەوەی جیاوازین بەڕاستی ئەگەر وەکو هەموو وەکو یەک قسە بکەین مەجان مزایدەمان لەسەر مەکەن ئۆپۆزیسیۆن هەموو دەرفەتێکتان دراوەتێ بەپێی پەیڕەو مناقەشەی قانونێکەکەن بەپێی پەیڕەوەریەکە دوو دەقەتانەیە لەسەر مادەکە قسەکەن لە چوارچێوەی ئەو مادەیە فەرموو ئەگەر لە چوارچێ ئەو مادەیە فەرموو. بەڵە لە چوارچێوەی ئەم مادایە بۆیە جەختەکەمەوە لەوەی لە پێناو پاراستنی ئەکادیمی و بێلایانی ئەم دەستەیە پێگاتەکەی ئەرکەکەی دەسەڵاتەکانی تایبەتمەندیەکانی سیفەتەکانی ئەم ئەنجومەنە لەناو ئەم یاسایە جێی بکرێتەوە. زۆر کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت بڕگەی یەکەمیان کە ئەڵێ ئەنجومەنی باڵا سەرپەرشتی دەکات لە مادەی یەک بڕگەی چوارەمە ئەڵێ ئەنجومەنی باڵایە پێویست ناکە ئەو دووبارە بوونەوە ئەنجومەنی باڵا تحصیل حاصل ئەو سەرپەرشتیەکات یعنیەوە و بکرێتە ئەنجومەن پێوەر و سیاسەتی گونجاو بۆ متمانە بەخشین و ڕێسا و ڕێوشوێنەکانی جێبەجێکنیا پەسەنەکە. بڕگەی دووەم ئەوەی بەلای منەوە گرنگە کە ئەنجومەنی وەزیران پەیڕەوێک دەرەکات من وایە خوێنمەوە ئەنجومەنی وەزیران نایە پەیڕەو بۆ ئەنجومەنەکە دەرکا یەک بۆ دەستەکەی دەرەکە یعنی ئەرکەکانی دەستەکە چییە دەسەڵاتەکانی پێکاتی دەستەکە باسی ئەنجومەنێک ناکات 4-5 کەسن پێکاتی ئەم ئەنجومەنە چییە بۆیە پێویستە پێکاتە و ئەرک و دەسەڵاتەکانی ئەم دەستەیە بە پەیڕەوێک ڕێک بخرێ لەلایەن ئەنجومەنی وەزیران. باڵێ زۆر سپاس. ڕۆژان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 5 بڕگەی دووەم ئەو وەڵامەی بەڕێز دکتۆرە ڤالا وتی کە ئەنجومەنی باڵا پێک دێت لەوانەیە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگر و وەزیری خوێندنی باڵا و پەروەردە و پلاندانانیشی تێدا بێت و لێرەیە دیاری بکرێت ئەو پێکهاتەیە و ئەنجومەنێکیەیە و ئەرک و دەسەڵاتەکانیشی بۆ بە پەیڕەو بسپێرێ لە هەموو مادەکاناڵێ پەیڕەوێک دەرەکرێت بۆ لێرەیە دیاری نەکرێت پێویستە لە یاساکەیە ئەرک و دەسەڵاتەکانی دیاری بکرێەوە سەبارەت بە و ئەنجومەنی باڵا هەیە یان دەستەیەکی نێودەوڵەتیە لێرەیە ئاماژەی پێ بدرێت کە سەرۆکی دەستە بەرپرسیارە بێت لە ناو یاساکەیە بەرپرسیارە بێت بەرامبەر بە و دەستەیە سوپاس. کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 5 بڕگەی یەکەم ئەنجومەنی باڵا ینی ناوی ئەنجومەنەکە وەکو چۆن بەشێک لە برادران باسییان کرد ناوی ئەنجومەنەکە نەهاتەوە کوێن ئەنجومەنەکە ینی لانی کەمێنی گرنگە ناوی ئەنجومەنەکە بەهات بە
دوو لەسەر بڕگەی دووە پشتیوانی قسەکانی کاک مامەکەم سوپاس. سپاس. بەڕێز وەزیری هەرێم. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها ڕوونکردنەوە لەسەر ملاحەزەی کاکمەم کە پشتیوانیش کرا زەڕورە ئەمە مەبەستمان لە بڕگەی دووەم لە مادەی پێنجەم کە دەڵێن پێکهاتە و ئەرک و دەسەڵاتەکانی ئەم ئەنجومەنە بە پەیڕەوێک ڕێک دەخرێت کە ئەنجومەنی وەزیران دەری دەکا تەنها مەبەستمان ئەنجومەنی باڵایە کە سەرپەرشتی دەستەکە دەکا بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ مادەی سێ بڕگەی چوارم دەڵێن پێکهاتەکانی بۆردی متمانە بەخشینی پەروەردەی و بۆردی متمانە بەخشینی خوێندنی باڵا و فەرمانگەکانی دەستە و لقەکانی و ئەرک و دەسەڵاتەکانی بە پەیڕەوێکی ناوخۆ دیاری دەکرێت کە دەستە خۆی پێشنیاری دەکا و ئەنجومەنی باڵا پەسەندی دەکا واتە بە پەیڕەوی ناوخۆ دەستە خۆی ئەو پێکهاتی خۆی دیاری دەکا ئەوەی لە مادەکەی تردا هاتووە پەیوەستە تەنها بە ئەنجومەنی باڵا. زۆر سپاس. بەڕێز وەزیری پەروەردە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان جەنابتان و ئەم مەجلیسە بەڕێزە لە هەموو لایەکمان شارەزاترێکن کە هەرەمی قانونی دەوڵەت بریتێ لە دەستور بریتێ لە قانون بریتێ لە قەراراتی تەشریعی پاشان بریتێ لە نیزام پەیڕە و سیستم و سیستمیش لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە بە ژێرەی یاسا کە ڕێکخراوە پێم وابێ بابەتیشی یاساییە کە بەشێک لە وردەکاریەکان بە سیستم ڕێخرێ دوایەوە بە تعلیمات ڕێخرێ بە قەرارات و بە لەوایحی ئیداری ڕێخرێ ئەمە هەرەمی قانونی دەوڵەتە فقی قانونی ئەم بابەتی وا تەنزیم کردووە کە ئەم بابەتە لە سەلاحێتی ئەنجومەنی وەزیران بێت. سپاس. مادەی 6. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی شەشەم یەکەم دەستە بودجەیەکی تایبەتی دەبێت لە ناو بودجەی گشتی هەرێم. دوام دەستە بۆی هەیە بێتە خاوەنی مایەی گوازراوە و نەگوازراوە و هەڵسان بەگشت ئەو ڕەفتارە یاسایانەی پێویستن بۆ هێنانەدی ئامانجەکان لە نێوانیشیاندا ئەنجامدانی ئەو گرێبەستانەی کە تایبەتن بۆ بەدیهێنانی ئەرکەکانی دەستە و قبولکردنی یارمەتی و بەخشین و دیاری. سوپاس. زۆر سپاس. بەڵێ بەرزان لەسەر مادەی 6 هەر بەرزێکی گفتوگۆ کات. کاک دکتۆر محەدین، کاک سیروان، کاک بەڵێن، ڕۆژان خان، دکتۆرە شایان، کاک سەروان. سەروان. ئەو بەڕێزانیان گفتوگۆکان لەسەر مادەی 6 بریتین لە بەڕێزان کاک دکتۆر محەدین، کاک سیروان، کاک بەڵێن، ڕۆژان خان، دکتۆرە شایان، کاک سەروان. کاک دکتۆر محەدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەوەی بەس تێبینیەکم هەیە کە ئەو دەستەیە بۆی ئیشەکانی خۆی باشی بەڕێوە بات حەقی ئەوانەی هەیە هەم بجێ هەبی هەم مایە گوازراوە و نەگوازراوەبی بەڵام لە حالەتی حەلبوونی ئەو دەستەیە پێم وایە دەبێ فەقرەیەکی بۆ زیادکەن لە حالەتی هەڵوەشانەوەی ئەو دەستەیە ماڵە گوێزراوەکان و نەگوێزراوەکانی بەجۆی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ خەزانەی گشتی. زۆر سپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 6 بڕگەی دووەم دەستە بۆی هەیە هەتا خوارەوە لە کۆتایی دێڕەکە ئەڵێ بۆ بەدیهێنانی ئەرکەکانی دەستە و قبولکردنی یارمەتی و بەخشین و دیاری. یارمەتی ئەوەیە کە وەک تێگەیشتین کە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ویان ئەوانە بەخشینی ژەوەیە کە هەندێک کەس شتە بەخشیان مادەیەکە بەخشێ بەس دیاری چیەگرێتەوە دیاری ڕەنگە بەرتیلیش بگرێتەوە. ئەوەی کە مادەم دەستەکە بەسراوەتەوە بە شتی نێودەوڵەتیەوە ئەگەر لە هەر وڵاتێکی دنیاە حیزبێک دیاری حیزبێک نەک دەستێک دیاری لە هەر کەسێک وەربگرێ وەکو بەرتیل تەماشاکرێ اینجا ئەمە یان ئەو دیارە لا ببرێ یان دیارەکە تەحدید بکرێ دیارەکە بە منفعەتی ئەو دەستە و ئەنجومەنەیە بێت اینجا ئەو قەوسی بۆکەنەوە شوێنێکی بۆگرێتەوە بەڵام دیاری خۆی بەخشیشە بەخشیشش لە ژێرەوەیە ئەکرێ ئەو دیارە تەفسیری قانونی و غێرقانونی بۆ بکرێ لەگەڵ ڕێزمان. سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا مە بودجێمان نییە نازانم بودجێ گشتی هەرێم ئەمە لە 2013 خاوەنی بودجە نین لە وڵاتە کە تۆ قانونی بودجە و نەبێت چۆن بودجێکی تایبەت لە ناو قانونی بودجە بۆ دەستێکی ئاوا دابینەکەی ینی چۆن دیاریەکەن من تێ نەگەشتمێت ئەگە تۆگە قانونی بودجەت نەبێن لە ناو بودجێی گشتی هەرێمە چۆن بودجێکی تایبەتی ینی ئەگەر بۆ حاڵەتی ئێستا حەقە بکرێتە منحەیەک وەکو هەموو شتەکانی تری کە ئێستا وڵاتی پێ بەڕێوابرێ ئەگەر ناتۆ گەر یاسای بودجەت نەبێت چۆن بودجەت تیا دیاریەکەی. سوپاس. ڕۆژان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان قسەی کاک بەڵێنەمە بوو پشتیوانیەکەم. سوپاس. دکتۆرە شایان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح
خاڵێکی پەیڕەویم هەیە بەپێی مادەی 50 بەپێی شوێنی دانیشتەکانمان بەشی پێشەوە هەمیشە سەرمایانە ئێمەش هەمیشە گەرمامانێت نازانم ئەوەی کوڕێک دەخەن چونکە گەرمایەکەی ئێرە زۆر ناخۆشە ئەوە خاڵەکیان سەبارەت بەو ڕوونکردنەوانەی بەڕێز دکتۆرە ڤاڵادای هیوادارم ئەوان لیژنەی بەڕێز لە ناو پرۆژە یاساکەیە جێگیری بکەن بۆ نمونە ئاماژەی بەوەدا کە دەستەکە سەر بەخۆیە نە سەر بە ئەنجومەنە نە سەر بە پەرلەمانە ئەوە جێگیر بکرێت لە پرۆژە یاساکەیە بەڕوونی ئەوەی تر کە باسی ئەنجومەنی باڵا دەکات لە وەزیرەکان پێکاتووە ئەوەش پێشنیار دەکەم کە لیژنە ناڵێم جێگیری بکە بەڵام پێشنیارم هەیە بۆ لیژنەکە بەو شێوە بێ پاشان مادەی شەشەم ئێمە هەروەها هاتە بەرگوێمان کە ئەم پرۆژە یاسایە بارگرانی دارایی بۆ هەرێم دروست ناکە ئەو مادەی شەشەمە مەبەست لێی چیە و ئەگەر هەر بودجەشی بۆ تەرخان دەکرێت دەستە بودجەیەکی تایبەتی دەبێت لە ناو یاسای بودجەی هەرێم نەک بودجەی گشتی هەرێم ئەی ئەگەر بودجە نەبوو لەکوێوە دەیهێنێ زۆر سپاس کاک سەروان بە ناوی خدای گەورە و میهرەبان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان دەکەم و هەواڵی یاوەریشیان من لەسەر مادەی شەشەم بەڕاستی یعنی ئێمە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەمانە ینی ئەگەر بودجەی تایبەت بۆ ئەو دەستەیە دابین بکرێت نابێتە بارگرانی بۆ سەر حکومەت ینی لە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە تەنسیق و بودجەی پەیوەست بەو دەستەیە دابین بکرێت باشترە وەکو پێشنیار زۆر سپاس کاک شاخەوان بەڕێ سەرۆکی پەرلەمان لە مادە شەش بڕگەی دووەم باز لە هێنانەدی ئامانجەکان لە نێوانی شاندا ئەنجامدانی ئەو گرێبەستانە یعنی سەلاحێتی بەستنی گرێبەستەکان یا با بڵێن واژۆی گرێبەستەکان و ڕەزامەندی لەسەر گرێبەستەکان تقریبان تا ڕادەیەک لێرە بەڕوونی داوێتی بە سەرۆکی دەستەکە جاوا باشترە یعنی ئەمە ئەنجومەنەکەشی تا بەشداروێ ینی ئەنجومەنەکەش مشارەکە بکات تەنها سەلاحێتەکە لای سەرۆکی دەستەکە نەبێ سوپاس کاگە ویدار مادەی حەوت دوایە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی شەش بەشی دووەم کوتایەکەی ینی پێشتریش یاسا هەبووە لە پەرلەمانی کورسان هەر بەخشین و دیاریەک ئیلا بە ڕەزەمەندی سەرۆکی حکومەت بێتن ینی بەڕێز دکتۆرا ڤاڵاش لێرە لە ڕووی قانونیەوە دەستەیەکیان وەزارەتی کە بەخشینێک وەرەگرێت یان دیاریەک لە ئەنجومەنی وەزیرانیان سەرۆکی حکومەت وەربگرێتن بۆی هیچ دەرگاکی خۆ نەخوازراوە بابەتی گەندەڵی و ئەوانە تێدا نەبێتن ئەبێت دیار بێتن کیان بەخشین و دیاریە وەرەگرێتن زۆر سوپاس سوپاس بەڵێ بەڕێزان وەزیرەکان زۆر سپاس ئەوەی وابەستە بوو بە وەڵامدانەوەی یارمەتی و بەخشین و دیاری دکتۆرە ڤالا لە ڕووی قانونی قسەی لەسەرەکە ڕەنگ بێ مستەڵەحەکە لە کوردی بە تەواوەتی جێگەی خۆی نەگرت پێ وشەی دیاری ئەجینا بۆ خۆی منەح و مساعدات و هیباتە بۆ نمونە قوتابخانەوان هەیە دەوڵەتێک دروستی کردو وەکو هیبەیەک یا وەکو منەحێک بۆ حکومەتی هەرێمی کوردستان بە پێی تعلیماتی دارایی هەر هاوکاریەک کە دێتە هەر دامەزراوەیەکی حکومەتی هەرێمی کوردستانەوە دەبێتە موڵکی حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر ڕێکخراوێک 100,000 دلار ببەخشێ بۆ وەزارەتی پەروەردە بۆ کاروبارێکی پەروەردەیی بە پێی تعلیماتی دارایی دەبێتە موڵکی حکومەت و مامەڵەی هەموو ئەو ڕێکارانەی لەگەڵ ئەکرێت کە لەسەر پارە و موڵکی حکومەتی هەرێمی کوردستان هەیە واتە بێتە داهاتی حکومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی بەڕێز دکتۆر محەدین ئیشارەتی پێدا کە چۆن تەصفیەی مایە گوازرا و نەگوازراوەکانی بکرێتن ئەوە بەپێی مەبادە عامە لە قانونەکان دیاری کراوە کە ئەو بابەتە حل بووە پێویست ناکە یعنی لە هەموو یاسایەک ئیشارەت بۆ وردەکاریە بدرێتن بۆ بوجە هەبێتن لە بۆ ئەو دەستەیە هەر دەستەیەکی سەر بەخۆگە لە ناو یاساکەیدا نەڵێن بوجەیەکی تایبەتی هەیە لە بوجەی گشتی حکومەت لە بوجەی گشتی وڵات ئەو دەستەیە ناتوانین بڵێن دەستەیەکی سەر بەخۆیە بۆیە لەبەر سەر بەخۆبوونی پێویستە پەرلەمان موافقە لەسەر ئەو بودجەیە بکاتن کە بۆ ئەو دەستەیە دیاری دەکرێت و ئەو بودجەیەش لە مەرحەلەی یەکەم زۆر گرینگە بۆ داعمی دەستەکە ڕەنگە 2000 ئەسڵەن پێویستیەکی ئەو تۆی پێنەمێنێ بۆ بودجەی کە بۆی دیاری دەکرێتن مستەڵەحەکان بەڕێز کاک سیروان دیاری لێرە مەبەستمان هیبە یعنی لە عەرەبی هەدیە هەیە و هیبە هەیە ئەوان هەردووکیان هەیە ئەمە
لە کوردیەکەی بەخشین تەبەڕۆعە بەخشین تەبەڕۆعە بەخشین اینجا ئەگەر چاکی بکەن مستەڵەحەکەی بزەبت بۆی بدۆزنەوە وەڵام من مەمنون دەبین یعنی لە جێی دیاریدای بنێن و بەپێی نظام و بەپێی تعلیماتیش هیچ دیاریەک قبول ناکرێتن وەکو ئەوی بەڕێزکاک هێویدار ئیشارەتی پێدا ئەگەر ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لەسەر نەدرێ بۆیە ئەگەر لە یاساکەش ئیشارەت نەدرێت دڵنیات دەکەمەوە کە لە ناو نظام ئیشارەت بەوە دەدرێتن کە هەموو بەخشینێک و هیبەیەک بە موافقەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێ. زۆر سپاس. زۆر سپاس. مادەی 7 بەڕێزان فەرمون. برای سەرۆکی پەرلەمانی مادەی 7 دامەزراوەکانی پێکهاتووە بەپێی ئەم یاسایە جێگەی وەزارەتە پەیوەندیدارەکان ناگرێتەوە لەو ئەرک و دەسەڵاتانەی بۆیان دەستنیشان کراوە لە یاسای تایبەتی ئەو وەزارەتانە. باڵێ بەڕێزان لەسەر مادەی 7 ئەر بەڕێزەگەی و گفتوگۆ کات. کاک مەم، کاک ئەرشەد، کاک ئیدریس، ژیان خان. بەڵێ تاو هەرەوە. باڵێ بەڕێزانەوانەی کە یانەی گفتوگۆ لەسەر مادەی 7 کەم بریتین لە بەڕێزان کاک سیروان، کاک مەم، کاک ئەرشەد، کاک ئیدریس، ژیان خان. ژیان خان. شادی. برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 7 لە کۆتاییەکەی پێشنیار دەکەم ئەم بڕگە زیاد بکرێت جگە لە دانانی پێوەر و متمانە بەخشین. زۆر سپاس. کاک ئەرشەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە ئەو مادەی هەر بکرێت لەبەرەوەی وەزارەت خۆی یاسای خۆی هەیە ینی پێویست ناکە لێرە ئاماژەی پێ بکەین. کاک ئیدریس. بەرە سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا پشتگیری لە قسەکانی ژیان خان دەکەم. زۆر سپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 مەفهوم نییە دامەزراوەکانی من پێم باشە بوتێت دامەزراوەکانی ئەم دەستەیە چکە هەندێک جار کە ئەخمەرێتەوە خۆ ناگەڕێتەوە بۆ هەموو وەرەقەکان یان دامەزراوەکانی ئەم دەستەیە پێک هاتووە یان تعریفێکی بەسیتی بۆ بکەن. زۆر سپاس. جنابی وەزیریش موافقە لەگەڵ دیارە. سپاس. کاک مەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەی 7 پێشنیاز دەکەم بۆ مادەی 1 کاڵی وەزارەتە پەیوەندیدارەکان ئاماژەیەک بکرێ ڕەنگە خراپ نەبێ وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا ئەگرێتەوە. شادی خان. بەڵێ بەڕێزان سەرنجتانەیە وەزیرەکان ئەگەر نابچن سەر مادەی 8. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پێمان باشە مادەی 7 بمینێتەوە لەبەر ئەوەی بۆ دڵنیایی بوونی هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە کە ئەو دەستەیە بە هیچ شێوەیەک ئیشی ئەوان ناکاتن بۆیە پێمان باشە مادەکە بمێنێتەوە بەڵام تەئیدی ئەوەش دەکەین بۆ ئەوەی هەردوو وەزارەت زیاتر دڵنیا ببنەوە کە ئیشی ئەو دەستەیە تەنها جگە لە هەڵسەنگاندن و متمانە بەخشین و هەڵسەنگاندن و متمانە بەخشین بۆ ئەوەی زیاتر ئیتمئنان بدەین بە هەردوو وەزارەت کە ئەو دەستەیە ئیشی ئەو دوو وەزارەتە ناکات. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. کاک شەمۆل فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک جەنابی وەزیر باسی کرد ئەمەش لەگەڵ هێشتەوەی ئەو مادەینە. زۆر سپاس. زۆر سپاس. مادەی 8 بەڕێزان. برای سەرۆکی پەرلەمانی مادەی 8 کار بەدەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. باڵێ بەڕێزان کاک جار وەکو ئەندام قسەی هەیە جارێ ببوورن پێشەوەی بچین سەر گفتوگۆکردن سەر ئەو مادەیە. فەرموو کاک. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری ڕای کاک شێخ ئەرشەد دەکەم و لەگەڵ قسەکانی بەڕێز وەزیرن وەزیری هەرێم بۆ کۆڕبەری پەرلەمان. مادەی 8 بەڕێزێگەی گفتوگۆی لەسەر کات هیچ بەڕێزێک نییە. مادەی 9 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 9 ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسا مادەی 8 کام سەلام دەی مادەی مادەی 9 ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکەن. باڵێ بەڕێزان کەسێگەی گفتوگۆی لەسەر کات کاکتۆر محێدین فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم ئەوەی کە لە مادەی 5 بڕگەی دووەم هاتووە کە ئەو ئەنجومەنە بە پێڕەوێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕێک دەخرێت بێتە مادەی و ببێتە 2 بڕگە
بڕگەی یەکەمیان کەوە ئەنجومەنی وەزیران بە پێڕێک پێکاتە و ئەرک و دەسەڵاتەکانی ئەو دەستەیە دیاری دەکات دواتر پێویستە ئەنجومەنی وەزیران و لایە پەیوەندیدارەکان ئەم یاسایە جێبەجێکەن و زۆر سپاس. بەڵێ مادەی دوایە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دا ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا جێبەجێ دەکرێت. هەر بەڕێزەکەی گفتوگو لەسەر کات هۆیەکانی دەرچواندن هۆیەکانی دەرچواندن لە پێناو بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئەکادمی دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا و دەستەبەرکردنی کوالێتی خوێندن لە هەرێم بە ئامانجی پێگەاندنینەوەیەکی بەرپرسیار و هۆشیار و بەرهەمدار ئەم یاسایە دەکرێت. هەر بەڕێزەکەی گفتوگو لەسەر هۆیەکانی دەرچواندن کات 4 کەسە کاک دابان تۆ کاک دابان فەرموو مژدە خاندێ. ڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینم لەسەر وشەی نەوەیەکی بەرپرسیار و هۆشیارە لەگەڵ ناوڕۆکی یاساکەیە یەک ناگرێتەوە نەوەیەکی بەتوانە و بەرهەمدار یعنی ئەوە باشتر بێ لەگەڵ سپاس کاک تورمحێدی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من داڕژنێکم هەیە ئەگەر گونجاو بێ بەو شێوەیە بەمبەستی دڵنیابوون لە بەدیهێنانی ئامانجگشتیەکانی دامەزراوەکانی پەروەردە و خوێندن و پاراستن و گرانتیکردنی کوالیتی ئەو دامەزراوانە و دڵنیابوونەوە لە بەرزکردنەوەی ئاستی پەروەردەی و زانستی و متمانە بەخشین بە دامەزراوەکانی پەروەردە و خوێندن و پێگەاندنی نەوەیەکی وشار و بەرهەمدار ئەم یاسایە دەرچوێندا. زۆر سپاس. کاسیپان باس سەرۆکی پەرلەمانی دەخوازم هۆیەکانی دەرچوان ببێ ڕەنگی بێت لە پێناو بەرزکردن و بەرەو پێشبردننی ئاستی زانستی و ئەکادمی دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا و دەست بەرکردنی کوالیتی خوێندن لە هەرێم. ئەوەی تر لە مادەی 2 و 3 ئاماژە پێدراوە پێویست ناکە جارێکتر هەمان شت دووبارەکەینەوە. مژدەخان زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە هۆیەکانی دەرچوان بەو شێوەی لێ بکرێ لە پێناو بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئەکادمی دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا و دەستەبەرکردنی کوالیتی خوێندن لە هەرێم ئەم یاسایە دەرچوێنرا. ئەوەی تر لە ئامانجەکاندا هەیە لە بەڵگەکانی دیکەدا هەیە و زیادە بە ڕوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن هەتا لەسەر تا کۆتایی من تا ئەوێ قسەم لەسەر بەڵام نووسرا بە ئامانجی پێگەیاندنەوەیکی بەرپرسیار و هوشیار و بەرهەمدار ئەم یاسایە دەرچرا. خۆی دامکانانێکی خراپە کە ئەو نەوەی پێشەوە ئەمانیتیان نییە کەواتە یەک وشەی تری بۆ زیاد بکرێت. ئەگەر بیخوێنمەوە جارێککە بە دیقەتەوە لژنەی بەڕێز و بەڕێزان وەزیران بە ئامانجی پێگەیاندنەوەیەکی بەرپرسیار و وشیار و بەرهەمدار ئەم یاسایە دەرچێنرا. کەواتە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشەم یاسایە کەواتە ئەو شتانەمان نەبووە. بۆیە من دیسانەوەڵم پێشنیارەکەم یەک تری بۆ زیاد بکەن ینی باشتر لەو حاڵەتە. سپاس. زۆر سپاس بەڕێزان. دەستان فەرموو دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری پێشنیارەکەی مژدەخان و کاکسیپان و کاکسیروان دەکەم ئەو مستەلاح و عیبارەی ئەخیری هەڵگرن باشترە. دەستان خۆش بێ ئەو شتە ئەندامانی تر کە پێشنیاریان کرد. دەست خۆش. لیژنەی تایبەتمانە گەڕاو سەرنجەکانەیە. دەستان خۆش بەڕێزان زۆر سپاس. بەم شێوە زانیشتنەکە گرنگ دەستان خۆش سپاس بۆ ماندوونی و مولای.